بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ بە یارمەتی هاوکارانمان و لەگەڵ هاوکارم هۆنیاخان هاتین و خزمەتتان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. سڵاوی خواتان لێبێ و ئەمڕۆ ڕۆژێکتان هەردەم باش بێ، هیوادارین تەندروست و کامەران و سەلامەت بن. خۆشحاڵین کە لە ڕۆژێکی تری پەیامی ڕۆژەوە کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن و پێشکەشیان دەکەین. ئەمڕۆ سێ تەورەمان بۆ ئامادەکردون کە تەوەری یەکەممان تایبەتە بە گەنجێکی بەهرەمەند کە هۆنراوە دەنووسێت و توانایەکی تایبەتی هەیە. لێرە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە دەبێت و هەندێک لەو هۆنراوانەی کە نووسیوێتی بۆمان دەڵێت وە گفتوگۆ دەکەین سەبارەت بەو بەهرەی کە هەیەی. بەڵازان لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە دایکان و باوکان گرنگە ئاگاداری بنەویش گەشەی منداڵەکانیان نەبزانین هۆکاری دواکەوتنی گەشەی منداڵ بۆچی دەگەڕێتەوە و چارەسەرەکانی چین و چۆن بزانین منداڵێک گەشەی دواکەوتۆ. زۆر جار دایکان و باوکان پرسیاری ئەویان هەیە کە دەڵێن منداڵێکم گەشەی جیاوازی هەیە لەگەڵ منداڵێکی دیکەمدا. بزانین ئەو هۆکارانە بە گشتی چین وە چی بکرێ بۆی کە گەشەیەکی تەندروستی منداڵ هەبێت، دایک و باوکان و شیاری ئەویانە بێت. پزیشکێک لەو بارەیەوە کە پسپۆری نەخۆشیەکانی منداڵانە گفتوگۆی لەگەڵدا دەکەین لە تەوری دوی بەرنامەکەماندا بزانین بە گشتی گەشەی منداڵ چی وە چۆن ئاگاداری بین وە هۆکارەکانی دواکەوتنی گەشەی منداڵ بۆچی دەگەڕێتەوە. وڵات تەوەری سێشمان داناوە بۆ باسکردن لە باسێکی گرنگ کاویش ئیسرا و مێراجە و پندوانەکانی ئیسرا و مێراج چییە؟ ڕەنگەمان ڕووداوەکە بیستین و بەرنامەی تایبەتمان کرد لەسەر ئەو شەوڕەویە، بەڵام ئەمڕۆ دەمانەوێت بە تایبەتی جەخت لەسەرەوە بکەینەوە کەوانە و پند و ئامۆژگاریەکانی شەوڕەوی ئیسرا و مێراج لە چیدایە. وەڵازان دەست پێک دەچین لای کەشوهاو بزانین گۆڕانکاریەکانی کەشوهاو چییە؟ پێکەوە بینەری دەبین. دووبارە سڵاوتان لێبێ. بەهرە یاخود ئەو توانایی کە هەمانە هەم مرۆڤێک خاوەنی بەهرە و توانای تایبەتە و زۆر گرنگە ئەوە ئەو بەهرێ ئەو توانایی کە هەمانە هەر لە تەمەنێکی منداڵەوە بۆمان دەرکێت و بتوانین کاری لەسەر بکەین بۆ ئەوی لە داهاتوودا بتوانین لەو بوارەدا تەواو کەسێکی سەرکەوت و شارەزا بین. جا یەکێک لەو بەهرانی کە ئەمڕۆ لە پەیامی ڕۆژە دەمانەوێت باسی بکەین ئەویش بەهرەی نووسینی هۆنراوەیە لەلایەن خاتونێکی گەنج و گەنجەوە خوێندکارێکە کە بەهرێکی تایبەتی لە نووسینی هۆنراوەدا هەیە و کۆمەڵێک لەو شاعرانەمان بۆ دەخوێنێتەوە کە خۆی نووسیوێتی. ئەو بەهرەمەندەش خاتوو دامەرە. خاتوودا بەخێر بیت. زۆر بەخێر بین. با لەوە دەست پێ بکەین هەست کرد لە چ کاتێکەوە ئیتر تۆ ئەو بەهرێ و تو تایە و ئەتەوێ لەو بوارەدا هۆنراوە بنووسی و گەشەی پێ بدەین. وەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە طبعا ئەم بەهرەیە سوپاس بۆ خۆی گەورە بەهرێکی خۆییە کە پێی بەخشیوم
و ئەبێ من سوپاسی خۆی گەورەی لەسەر بکەم و لەگەڵ ئەوەشە لەو کاتەوە دەستی پێکرد بەهرەکەم کە من سەرەتا هەوڵمدا کە سیمینارێک پێشکەش بکەم لەسەر بابەتی سەرکەوتن و لە کاتی نووسینی سیمینارەکەم لەسەر بابەتی سەرکەوتن چەند وتەیەکم بۆ هات و دواتیش وتەکانم گۆڕی بە شێوازی شعری و هەروەها لە دوای ئەوەی کە وتەکانم گۆڕی بە شێوازی شعری هەستم کرد من بەهرەی شعریم تیا واتە لەو کاتەوە من ئەو بەهرەم لە خۆمان دۆزی و یەکەم شعریشم لەسەر بابەتی پێکەنین لە تەمەنی چەند نابوو یەکەم شعری؟ ساڵێک پێش ئێستا. ساڵە پێشێستا بوو. جا ئەگەر خۆت پێت خۆش بێ ئەو شعرە یان شعرێکی کەمام ئێستا پێشکەش بکەی بۆی کە لەسەر چ بابەتێکە بابەتی ئاینیتانەوێ بابەتی هەر بابەتێکە خۆ حەزەکەی ڕۆ حەزەکەین چەند هۆنراوەیەک بۆمان بخوێنیتەوە چونکە ڕەنگە باسکردنی بەهرەکە پێویست نەکا بەڵام ئەوەی کە تۆ شعرەکانمان بۆ بخوێنیتەوە بەشدار بی لەگەڵمان ئەو بۆ ئێمە توانایکی باشە. طبعا ئەم شەریک بۆتان خوێنمەوە با بڵێن هەمەڕەنگە واتە باز لە چەند شتێکەکە لە شعرەکە واتە چەند بابەتێک لە خۆگێ دڵ ئەگەر دەست پێ بکەم دڵ ئەگەر باش بوو جوانیە ئاڵتونە هەم دیارە ئەگەر عەقڵ ئیشی نەکرد سەرشۆڕی و شەرمەزاریە قسەت ئەگەر کرد با ڕاست بێ درۆکردن هەژاریە مەڵێ بێنانم فەقیرم بوختانکردن نەداریە زۆر نازدانیش بە بەرامبەر ئامانجەکی بەسهاریە شەڕکردن و قسەی ڕەقیش بۆ دەوروبەر بێزاریە تووڕەبوونی خودای گەورە لە قیامەت غەمباریە لە کاتی نوێژ ئیشکردنیش لە جیاتی کار بێکاریە بەخشین لە پێشچاوی خەڵکە زۆربەی لەبەر ناوداریە لێبوردن لە کەسانی خراپ هۆکارەکەی دینداریە. دەستە خۆش بێ ئەخۆ. تۆ جگە لە شعر بابەتی دیکە چیتر ئەنووسی ئاماژەت بە شتێکی کە کردوتە لەوە دەستم پێ کرد کە سیمینار ئەنجام سیمینار ئەنجامتم من طبعا لە دەستگای نووری حیکمە با بڵێن قوتابی ئەوێم و هەروەها زۆر جار لەوانەیە سیمینار لەسەر شتی جیاواز ئەنجام بدەم و لەگەڵ ئەوە شعر ئەنووسم. زۆر باشە. کاتێک کە خێزانەکەت زانیان یاخود هاوڕێکان چ کاردانەوێکیان هەبوو هاوکارە بوون لە پەرەپێدانی ئەم بەهرەیە کە لە تۆدا هەیە؟ بەڵێ سپاس بۆ خۆی گەورە دایک و باوکم و خوشکبراکانم هەمیشە هاندرم بوون و هەمیشە ئەو شعرانی کە ئەم نووسی بۆیانم ئەخوێندەوە زۆر بەسەر سامیەوە لیان ئەڕوانی زۆر هانیانەدام و پاڵنەرم بوون بۆ زیاتر نووسینی شعر و هاوڕەکانیشم لە قوتابخانە زۆر بەدیقەت و بە جوانی و گویان لێگرتم و داوای شعری تریشان لێکردم کە بینووسم و بۆیان بخوێنمەوە. هیچ کەسێک هاوکاری کردووی؟ نەخێر. واتە کار بکە بۆی کە هۆنراوەکانە بە شێوەیەکی باشتر بنووسی؟ ناوەڵا هەر خۆم پێداچوونەوەیەکی بۆ بکە. ناوەڵا زۆر باشە تۆ شعر و بابەتی دیکە دەخوێنیتەوە کتێب دەخوێنیتەوە سەرسانی بە شعری کێ شاعران؟ بەڵێ طبعا هەموو کەسێک لە بەهرەکەی خۆیان قودوەیەکی هەیە منیش وەکو خۆم قودوەی من و نمونەی باڵای من پیرەمێرد و مەحویە و بەتایبەتیش پیرەمێرد چونکە پیرەمێرد لە ڕاستی و شێعرانی کە خوێنمە زۆر کاریگەریم تێکات و هەروەها کاتێک یعنی تۆ شێعرەکانی خوێنیتەوە سیرەکەی ڕێک ئەڵی شتەکە لە واقعی خۆمانە ڕۆیە. پیرەمێرد نابەز مەحوی تۆزە قورسە ئاسان لی تێگەی. بەڵێ بالضبط ئەو شتەی زۆر سەرنجی ڕاکێشەوە مەحوی کە شێعرەکانی تا ڕادەیە کەسی ئاسایی ناتوانن لی تێبگەن و یعنی با بڵێن لە کەلیماتەکانی لە وشەکانی بگەن. تۆ ڕاتووی لەسەروی کە لی تێبگی لە شعرەکانی؟ تا ڕادێک. زۆر باشە. کارە لەسەر ئەوە کردووە ئەنی تا ئێستا چەند هۆنراوت هەیە و لە چ بوارەکە زیاتر هۆنراو نووسیوە؟ هەموو بوارەکانە هۆنراو نووسیە بۆ نمونە هۆنراوی ئاینی بێ یاخۆت تەسەووف بێت و کۆمەڵی هۆنراوی ترکە باز لە گەشە پێدان و سەرکەوتن و خو و ڕەفتارەکانی مرۆڤ بکات. بەڵێ طبعا ئەو پرسیارێکە کردوتە چەند هۆنراوە ڕۆژ بە ڕۆژ هۆنراوەکانم زیاد دەکات و تا ئێستا پێم وە بێت 85 بۆ 90 هۆنراوم هەیە سوپاس بۆ خۆی گەورەواتە بە مودەی ساڵێک لە پێشتر ئاماژەم پێدەم لە پارەوە دەستم کردووە بە شیعر نووسین وەروە جۆری هۆنراوەکانیشم لە سێ بابەتە خۆیەگرێتەوە بابەتی یەکەم بریتێ لە بابەتی سەرکەوتن و خوێندن و ئامانج و ئەم شتانە بابەتی دووەمیشم بریتێ لە بابەتی ئاینی و بابەتی سێمیشم تا ڕادەیەک هەمەڕەنگە. پلانە هەیە کە ئینشاءڵڵا بیکەیتە کتێبێک شتێک چاپی بکەیت؟ بالضبط ئێستا خەریکیەوە. زۆر چاکە ئینشاءڵڵا. زۆر باش وەڵا حەز دەکەین هۆنراوێکی ترمان بۆ بخوێنیتەوە؟ بەسەر خۆش. ئەمان لەسەر قەڵم. زۆر چاک. ئەی قەڵم ئەی مەخلووقی یەکەم
بەهەبوونت هەز بەبوونی خۆم ئەەکەم کە تۆم نەبوو لەگەڵ خودی خۆم شەڕ ئەەکەم بەهۆی تۆ ژیانی خۆم پێش ئەخەم ئەی قەڵم بۆ هەمیشە وعدت لەگەڵدا ئەەکەم هەتا ماوەم هەرگیز پشت لە تۆ هەڵنەکەم لە دوایی خوددا پەنا تەنها بۆ تۆ ئەبەم باخەکانی ناودڵم بە تۆ ئاو دەدەم سەرکەوتنەکانم بە تۆ پەیوەست ئەەکەم گەر بتەوێ ژینی خۆمت پێشکەش ئەەکەم کاتەکانم زۆربەی بۆ تۆی تەرخان ئەەکەم مەڵێن نایکە هەر لە تۆیە تەمەنی خۆم تەواو ئەەکەم. دەستەکانە خۆش بێ خاتوودا تا چەند گرنگە کەسێک کە دەزانێت بەهرەیەکی تێدایە دەزانێت کە توانای شتێکی هەیە خێرا پەرەی پێ بدە خێرا بتوانێت لەگەڵیدا بەردەوام بێ وەکو بەڕێستان کە زانیتە تۆ ئەتوانی شعر بنووسی ئیتر دەستە پێ کردووە ئەمە تا چەند گرنگە. بەڵێ لە ڕاستیە گرنگێکی تایبەتی خۆی هەیە و لەوانەیە زۆر شتێک ببێ بە هۆکار کە تۆ ئەم بەهرێ لە خۆتا بدۆزیتەوە یا خۆت با بڵێن هەنە بەهرێتی تا ئێستش نازانێ و بەهرێتی هەیە بۆیە لە تەمەنێکی مناڵترە تۆ بەهرەکە لە خۆتا بدۆزیتەوە هۆڵی بۆ بدەی بۆ پەرەپێدانی بەڕای من زۆر باشترە بێت و کاریشی بۆ بکەیت. هوداخان دەڵێن هۆنراوە نووسین یا خۆت شێر نووسین ئیلهامە ئایا لای تۆش ئەم شتەوایە خۆت ئەو تا خۆت دانیشتوی بابەتێکت هێنا و لەسەری نووسیتە وڵای بەکاتەکەی جێرە بۆ من ڕاستەخۆ ئیلهام بۆ هاتووە تا شتێکم نووسی و زۆر بە تیشتە پاڕ کاتە ڕووداوی ڕۆیان شوێنێکی جوان دەبینی. بەڵێ و جێری وەشێ خۆم حەزم کردووە لەسەر بابەتێک لەسەر حەدەسێک هۆنراوە بنووسم طبعاً هەر خۆی لە ئیلهامەوە زۆر جار باز لەوە دەکەن شاعیران بۆ نمونە لە ناکایەکە ها شتێکی بۆیت خێرا بێ بچێ قەڵەم و کاغەزە بینێ تابیری نەچێتەوە ئەوە هەبوانە هوداخان تۆ خوێندکاری پۆلی 12 شیوە بزانەوە کەواتە خوێندن بۆ ڕێگرێک بۆ ئەوەی کە ئەم لەم بەهرە دوا بکەوی یاخۆت نەتوانی کاتی پێویست بە بەهرەکەت بەخشیت بە نووسینی هۆنراوە ناوەڵە هیچ کاتێک خوێندن نەبووتە ڕایگر لە بەردەم شعر نووسین. زۆر باشە هاوکات لەگەڵ ئەو هۆنراوانی کە دەینووسی توانیتە بتوانیە لە هەردوو بوارەکەی سەرکەوتوی هەم لە بواری خوێندن و هەم لەوەشدا لە خوێندندا توانیتە ئاستێکی بەرزت هەبێ و بەردەوام تا ڕادێک هەوڵە دەین زۆر جار لەوانەیە شکست بێتە ڕێمان هەوڵە دەین دووبارە لە ڕاستی خۆی من ئەم شعرانی کە نووسم زۆر جار بۆ هاندانی خۆمە بۆ نمونە بابەتی سەرکەوتنم هەیە وەکو پێشتر ئاماژەم پێدا لەوانەیە زیاد هانی خۆم بدەم زیاد تەشجیعی خۆم بکەم بۆی لە بابەتی خوێندنی واتە لە بۆری خوێندنیشا من پەرەبسم. زۆر باشە خۆت زیاتر حەز بە نووسینی چ جۆرە شعرێک دەکەی ئاینی بێت کۆمەڵایەتی چ بابەتێک؟ وەڵا هەموو جۆرە شعرێک ئەتیادێ بەلام ئاینی نووسیوە بۆمان بخوێنیتەوە. هەڵ دەدەی لەو بواری خۆتە سەردانی کۆمەڵێک کەس بکەی کە شارەزا بن و بتوان هاوکار بن. وەڵای هەوڵم داوە زۆر هەوڵم داوە بەڵام زۆر جار لەوانەیە عنی قورس بێت کەسێک بتوانێت هاوکاری بکە من تا ئێستا خۆی زۆر کەس هاوکاری نەکردم هەر خۆم هەوڵم داوە خۆم یعنی کەسێک نەبووە بە تەواوەتی بێت کاتی خۆی بۆ من تەرخان بکات. پێچێت تۆش پەناو نەبردوێتە بەر کەسێک. بەڵێ خەسەن مەشغوڵی خوێندن. بەڵێ زۆر باشە فەرموو. ئەم شەرێکی خوێنم و بابەتی ئاینیە. فەرموو. زمانی تاڵم بەچی شیرین کەم دڵی ژەنگینم بەچی زێڕین کەم ژینی بیابان بەچی ڕەنگین کەم دنیای پڕتاوان بەچی نەخشین کەم غەیری کەلامت ساڕێژم نییە بۆ کەس غەیری تۆ من نوێژم نییە جوانە ئیشی تۆ خۆی بەرز و گەورە دنیات دروست کرد بە سوور و دەورە ئەمرت سامانە قسەت سەروەتە نەهید لە چی کرد دیارە زەحمەتە. دەستە خۆش بێ زۆر جار باز لەوە دەکرێت کە گرنگیدان بە بابەتی شعر و هۆنرا و ئەم جۆرە بابەتانە لە ئێستادا کەمتر لە لای گەنجان احتیمامی پێ ئەدرێت ئەمە ڕوبەڕوو بۆتەوە کە مەسەلەن کەسێک بە گرنگی و سری بابەتە نەکایان پێ بڵێ ئەمە تۆ خەریکی چی؟ هەر لەسەر قسەکەی تۆ ئێستا ئەوە زمانی تر هاتۆتە نامانە ئەوە هەوڵ دەدەن کە فێری زمانی تر بێن تر عەرەبی بێ ئینگلیزی بێ وای لێ کردوین کە زمانە کوردێکی خۆشمان پاراو نەبێ. بەڵێ بەتەکیت لەسەر ئەو قسەی کە ئاڵێن با بڵێن شعر مهم نییە زۆر جار ینی باسی ئەوەم کردووە کە من شاعریم یا شعر نووسم و جوانە شێتی یا عاشقی ینی زۆر بە شێوازێکی ناشنیسی بواری شتیان کرد و لە لایەکی تریشەوە کەسانێکی تر هەن کە زۆر بە گەورە نرخانویانە چونکە تا ڕادەیەک کەمە بواری شعر نووسین و هەروەها با بڵێن نووسینی شعریش خۆی ناگەڕێتەوە بۆ هەوڵدان و بۆ شتان چکات ئیلهام
بەڵام پەرەپێدانێکی هەوڵدانیە. تا چەند گرنگە ئەم کەسێک کە بەهرەیەکی تێدایە حتمما لە تەنیژەوەی کە پشتگیری دەکرێت کۆمەڵی قسە و قسەڵۆکی ڕوبەڕوو دەبێتەوە تا چەند گرنگە کە ئەو جۆرەشتانە کاریگەری لەسەر نەبێتەوە بەردەوام بێت لەسەر ئەو توانەوە بەهرەیە کە خۆی هەیەی. طبعا قسەی خەڵک من خۆم هەر شارم هەیە لەسەر بابەتی قسەی خەڵک گوێ لێ بگریت زۆر جار بەرەو شکستت ئەبات بۆیە هەمیشە هەوڵ بدەیت ئەو بەهرەی کە خۆت تیاتە پەرەی پێ بدەیت بەبێ ئەوەی قسەی خەڵک بەبێ ئەوەی قسەی خەڵک ببێتە هۆکارە قسەی خەڵک وەلا بنیت و لە هەمان کاتە قسە باشەکان ببێتە هۆکارێک بۆی تۆ بەرزتر ببیتە. زۆر باشە دەتەوێت شێعرەکان تەنها لە ڕێی کتێبەوە یاخود نامیلکەوە بڵاو بکەیتەوە یاخود هەوڵت داوە لە سۆشیال میدیان لە شوێنەکان شارەکانت بڵاو بکەیتەوە یاخود تۆماری بکەیت؟ بەڵێ زۆر جار بڵاوم کردێتەوە لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی دەنگدانەوەیەکی باشی هەبووە؟ بەڵێ لەسەر ئەو قسەی خەڵک ئامادەیە ئەگەر بۆوان بخوێنیتەوە قسەی خەڵک ئەو شتی لەو باوەتە تۆزێک چاوەڕێکن بابی دۆستنەوە کێشە نییە بە ئیسراحەتی خۆ بگورن. زیاتر کاتی نووسینی شعرەکانت چ کاتێکە ینی وەکوتم کاتێکی دیارکیانە باوەکی جەروێ لە دوی نوێژی بەیانی من ئیلهامی شارم بۆ هاتووە جەروێ 12 شەو گوڵۆپم کوژاندوتەوە خەوتوم ئیلهامی شارم بۆ هاتوو یعنی پێشەوەی بخۆمان کاتێک بیرەکەیتەوە ئەم جۆرەشتان نیشانەی شاعیر بوون تەیتر. بەڵێ بەڵێ بابەتی نایکەم بە ژیانم قسەی ئەو خەڵکە مۆمی سەربەستی لە ژیان تا هەڵکە مەیکە بەغەمت قسەی ئەو خەڵکە لە ژیانی خۆتا ڕای ئەوان دەرکە وتەی حەکیمان بۆ تۆ بەکەڵکە داری ئامانجت بەدەست خۆت تەڕکە لەسەر بۆچوونت سوور بە تۆ شەڕکە ئەو ئەقڵەی هەتا ئاڵتوونە چەکە بێڕاوێژی ئەو بڕیار دەرمەکە. خەت و داڕەنگە ئافرەتان بە تایبەتی کچان کێشەی ئەومان هەبێت کە نەتوانین کار لەسەر بەهرەکانمان بکەین هەر لەسەر قسەی خەڵکو و ڕنگدانەوەی دەوروبەر ڕەنگە کۆمەڵێک بربەستمان بێتەڕێت تا چنێک گرنگە کە خاتونەکان بتوانن لەو بوارانی کە خۆیان دێنەوێ کاری لەسەر بکەن و گەشە بکەن کە بتوانن جێدەستیان دیار بێت لەناو کۆمەڵگایە بە تایبەت. بڵێ طبعا ئێمە دوو شتمان هەیە لەسەر قسەی تۆ حڕبوونی عەقڵ و حڕبوونی دڵ. من وەکو خۆم هەمیشە عەقڵم حڕ کردووە واتە بۆ مەودەیەکی دوور بێ بۆ ڕێگایەکی دوور بێ بڕێومە بۆی علمێک شتێک دێرەك زانست بەدەست بێنم هاوکات دڵم حڕ نەکردووە لە زۆر کات لەوانەیە زۆر جار شتێک بێ بە هۆکار بۆی تۆ ینی ئارەزوش هەیە بەڵام دڵ حڕکردن هەیە لەگەڵ عەقڵ حڕکردنە. من وەکو خۆم بابەتی لە هەمان کاتە شعرم هەیە لەسەر ئافرەت ئەڵم ئافرەت تەڵەبی علم بکات واتە داوای علم بکات ئیعتیادیە بەڵام هاوکات زینەت و جوانی خۆی دەرنەخات لە ینی نەبێت بە هۆکارێک بۆی کەسانی دەوروبەرشی سەری لێ بشێت. زۆر باشە ئاماژەت بۆ کرد کە خۆشە قوتابی دەستگای نووری حیکمەیت ئەو دەستگایە تا چەند ڕۆڵی هەبووە لە پەروەردەی تۆیان یان پەروەردەی هاوڕێکانتان لەوەی کە لە بابەتەکانی دیکە یاخود بە مامۆستاکانیشە بڵێ بۆ من ئەم بەهرەیەشم تێدای ئەوان نەراوکارێ بن. والله طبعا دەستگای نووری حیکمە من زۆر سوپاسم بۆ هەموو مامۆستاکانی دەستگای نووری حیکمەیە هەمیشە هاندرم بوون هەمیشە هاوکارم بوون لە هەموو بوارەکانی ژیانمە بە تایبەتی بواری دینی و هەروەها ئەو کاتی کە پێشیان زانی من بواری شێریم هەیە زۆر پاڵپشتم بوون تەنانەت لە ناو قوتابیەکانی ترە هەمیشە یعنی منیان بە بەرز ئەنرخاند. من زۆر سوپاسی مامۆستاکانی دەستگای نووری حیکمەکەم لێرەوە. زۆر باشە دەتەوێت لە داهاتوودا چۆن کار بکەی لەسەر ئەم بەهرەیە یاخود ئەو شتێک کە حەز لێ لە داهاتوودا دوای 12 بچیتە چی کۆلێژێک هیچ پەیوەندی بە و بابەتانەوە هەیە لە بواری زمانە بخوێنی یان جۆرێک لەو جۆرانە؟ لە ڕاستی من خۆم وەکو ئاواز حەزەکەم بم مامۆستای ئینگلیزی هاوکات حەزەکەم بم بە شاعیرێکیش کە واتە زۆر شتەکان لێکەوە جیاوازم حەزەکەم بم بە شاعیرێکیش کە تەواو کاریگەریم هەبێت لەسەر کەسانی دەوروبەرم. زۆر جار لەوانەیە تۆ بە قسە نەتوانی کاریگەری بکەیتە سەر دەوروبەرەکەت یان بە مامەڵێک ئەتوانین لە ڕێگەی شعر و کتێبەوە ئەو پەیامی هەتە بیکەین. زۆر باشە شعرێک هەیە کە خۆت زۆر بەلاتەوە خۆش بێت و پێی سەرسان بیت نووسی بێت بۆشمان بخوێنیتەوە زۆر باشە. وەڵای شارەکانم شاری زۆرم هەیە کە خۆم پێی سەرسان بم بەڵام هەر لەسەر ئەوەی ئافرەتەکە مودەیەک پێشێستا ئەو شاری نووسی با شارەکان بۆ بخەن. بودن تۆزێک گەڕام بە دوای ساعتەوە
فەرموو. ئافرەت لە ماڵ بوو سیترە مەحفوظە لە هیچ ناترسێ، لە ماڵ دەرچوو شەرمیشکە بەڕاستمە لە کەس ناپرسێ، قەینا تەلەبی علم بکە مرد بێ لە هیچ پێ ناشکێ، خوا لە بیر نەکە نوێش تاخیر نەکە بەخوا حەیاقت ناتکێ، قژمەکە ڕێگا پیا و پێی سەرکەوێ چۆن ئەو بێوێ ڕودوا دەرکەوێ، با کەس نەزانێ چۆنە گفتارت چۆنە مامەڵە و قسە و ڕەفتارت، پێکەنین نەبێ بەخۆی ڕوخسارت ببێ بە قودوەی گشت کەس و کارت. دەستەکانە خۆش بێ. دەست خۆش بێ خاتونی بەهرەمەند هودا عومەر، خۆشحاڵ بین کە ئامادە بێ مرۆ هیواداری سەرکەوتن بووی لە بارەکەی خۆتدا بتوانی لە داهاتوودا زیاتر کار بەسەر هۆنراوەکان نەبی. خۆشحاڵ بین کە ئەمڕۆ لەگەڵماندا بوویت. زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ خۆشەویستان دەچینە ناوبڕێک و دواتر لەگەڵتان وابزانم هۆنیا بابەتێکمان هەیە ڤیدیۆکمان هەیە کە هاوکارمان سامان فەتا لە هەڵەبجۆ ئامادەی کردووە کە کۆکردنەوەی بابەتی کەلوپوری کوردیە لەو بارەیە ڤیدیۆکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبی. بسم الله الرحمن الرحیم بە خێراتنی کەناڵە پیرۆزەکەتانەکەم بەڕاستی ئەم شتانە کۆنن ئێمە لە وەکو ڕاستی بۆمان جێماونەتەوە هێنا ئەوە هی ساڵەکانی سی و چ لە ئێسا بەکار نایە ئەو قەپانەی هی ساڵی چ لە خۆمان بەکارمان هێناوە اینجا ئەم زەنگانە زەنگی حیوانن ئەمە بهی برینەی حیوانە ئەوە تەورە ئیشمان پێ کردو بۆ داروردکردن ئەمە بۆ فەلاحیە سێلکە ئەمە داسە ئەوە تەوراسە ئەمە لە پێش ئاوان و دەستکەوانەوە بە مەشتیان کوتاوە بەمان هین کرد دوای ئەوە ئاوان و دەستکەوان هاتووە دوای ئاوان و دەستکەوانی تە ئەم شار بۆ فەلاحیاتەوە ئەم برنەوە هەری کۆنە هی ساڵەکانی کۆنە بۆمان ماوەتەوە هەڵم گرتو ئەمە داسخاڵێ داروشتیان پێکردو داری بەرزیان پێهێناوەتە خوارەوە و شتیان پێپاکرد ئەم کونە ئاویان تێکردو هەروەکو بەکارێن هێناوە بۆ ئاو خواردنەوەکو سەلاجەی ئەم سەردەمە ئێستا بەکار نایەت بەکاریانە ئەمە لۆکسە ئەم لۆکسە بۆ ڕۆشنکردنەوەی ماڵ و ئەمانە بەکاریان هێناوە دوای ئەو دەساڕە ئەم ئاوان و دەستکەوانانە هاتوون ئاوان و دەستکەوانێتی ئیشی کاری دەستیان پێکردو ئەمەی تر قۆریە و سەماوەرە و تەشیە شتیان پێ ڕێساوە و ئەوە هینی ئاڵتونە وەختی خۆی لە ناو کورا لە ناو کورادا ناو ئاڵتونیان پێتەوانێت و کریانەتە قاڵب ئەمە سەماوەرە سەماوەر تەبیعی هیندیوەخان بۆ هینی چاویشتووە لایەنە ئەوە تەشوی شەکرە اینجا ئەو پارانشە هەر هەمووی هی کۆنە هی سەردەمی بڵێن حیزبی بەعسە بەڵام ئەم دوو فلسە هی مەلیکەتە هی مەلیکیەتە ئەم دوو فلسە هینی ئەم سەردەمەنیە هی ساڵەکانی بڵێن چلن ئەم دوو فلسە جیایە لەگەڵ ئەوە داواکەم لە حکوومەت ئەم کەلوپشتانە بپارێزە داواکەم لەو خەڵکانیش کە هەیەە هەرێکێ دانەیە دوانیان هەیە ینی با جەمیان کەین باوە یەکۆ لە شوێنێکیانە بۆ دانێن و ئاوان نەفەوتێن و لە نمایشێکی ئاوا پیشانی خەڵکی بدەین و پێشی دوای خۆمان کە ئەو جیلای کەیت بزانێ ئەمانە کە بەکار هاتوون لەوە کردەوە کە ئەم کەلەپورە وشتە کۆنانەی سەردەمی پێشتر کە کورد بەکاریەناوە بیان پارێزی وەڵای هەر خولیامە هەر زۆر حەزلیەتی ینی ئەگەر دەسڵاتێک ئەوتۆم بووە ینی شتێکم مەبواە وەکو کەلەپور ئەگەڕام بە وڵاتانە بە ماڵانە شتمە کردی و ئاوە دامەنا بابەتیان ئەگەر پێم بڵێ ئەمان بۆ چی بەکارات و هیچ چەند ساڵ پێشستا ئەمە دەستکی هەیە دەستکەکەی شکاوە تەبان ئەمە من بەکارم نێناوە بەس بە حکمی ئەوەی کە هەڵم گرتووە و لە ماڵی خۆمانە بۆ لە ماڵی باوەمە هینی ئاڵتونە ئەمە ئاڵتونیان لەناو ئەمە کرۆتە ناو ئەمە قاڵبی بڵین گەورە شتێک بووە کریانەتە ناو ئەمە لە ناو ئەمە خسیانەتە تەنورۆ لە ناو تەنورەکە ئاوا ڕۆیان کردووە کریانە لە ناو قاڵبی قاڵبەکە کە خوان پێویستیان بووە بەڵا زان و خۆشەویستان بابەتێکی دیکەمان هەیە ڤیدیۆ کە هاوکارمان ڕامیا ڕووسان ئامادەی کردو کە ئاهەنگێک بۆ کەسانی نابینا بەڕێوە چووە
لەو بارەی ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. ئاهەنگێکی ڕێزلەنانیان بۆ ئەو کەسانە ساز کردووە کە ماوەی چەندین ساڵە چاوساغیان و دەنگی ئەوانیان لە گوێچکەدا دەزرنگێتەوە. ڕێکخراوی ڕۆشنای دڵ بۆ خزمەتی نابینایان لە سلێمانی ئاهەنگێکی ڕێزلێنانی بۆ 22 کەس ساز کرد کە ماوەی چەندین ساڵە کتێب بۆ نابینایان دەخوێنەوە و تۆماری دەکەن. بەرپرسی ڕێکخراوەکە دەڵێت زۆرن ئەوانەی سەربازی ونن لە پشتی خزمەتکردنی نابینایانەوەن. ئێمە مەبەستمانە کە چۆن ڕۆژێکمان دروستکە هەشتی چوار بۆ ڕۆژێک بۆ هاوسەرگیری ڕۆژێکمان دروستی 26 ڕۆژێک بۆ بەخشێنی مەدالیە ئاڵتۆنی بە هەمان شێوە بۆ یەکەم جار ئەمڕۆ ڕۆژێکیش دروستکەین بۆ ڕۆژێک بۆ کتێبی دەنگی کە مەبەست لەوە ئەوەیە 22/2022 و 22 کەسیش کە کتێبیان خوێنێتەوە ئەمڕۆ ڕێزنانیان بۆ بکرێ و گرنگی بە کتێبی دەنگی بدرێ و ئەو کتێبانی کە دەرەچن نووسەرەکان کە کتێبێ دەرەکەن وەزارەتی ڕۆشنبیری مەرجێک لەسەریان دروستکە لە کاتی دەرچوونی کتێبەکە سیدێکیش بەدەنگ لەلایەن نووسەرەکەەوە کتێبەکە بخوێنێتەوە بەدەنگ و ئەو دەنگە ئێمە زۆر سوودی لێبینی ئەتوانین لە هەموو بابەتە جۆرەجۆرەکانی ناو کتێبە گوێبیز بین و سوود لە هەموو بابەتە جۆرەجۆرەکان ببین لە کتێبی فەلسەفە و مێژووی ئەدەبی و شیعر و کتێبی ڕۆمان و چیرۆک بۆیە ئەوەی کە ئەکرێت کەمترین کتێبە کە بڵێن ئێمە لانێ بە هەزاران کتێب کرابێ بەدەنگ بەڵ چەناڵ دروست کراوە کە کتێبی دەنگی ئەگەێنە بەڵام ئەوەی کە گرنگە هەموو کتێبێک کە دەرەچێت کتێبی دەنگی لەگەڵابێ ئەمە بەسمانە کە گرنگی بەم ڕۆژە بین و وەفایەکیش بۆ ئەو خۆبەخشانەی کە بەردام کتێبمان بۆ ئێمە خوێندوێتەوە. هەرچەندە لە زگماکەوە نابینایە بەڵام ئەم هەوڵاتیە بە هەوڵ و توانەکانی خۆی فێری بەرنامەی مۆنتاژی دەنگی بووە و لەگەڵ چەند هاوڕێکی دیکەی نابینای کاری مۆنتاژی دەنگ و تەنانەت کورتە فیلمیش دەکەن و تا ئێستاش نزیکەی 12 کتێبی دەنگیان مۆنتاژ کردووە. بە خۆشحاڵیەوە دیارە نابیناکان لەگەڵ ئەوەی کە ئێمە داوا ئەەکەین واتە داوای کۆمەڵە پێداویستی بۆ خۆمان ئەەکەین لە ڕووی ڕۆشنبیریەوە دیارە ئەم ڕۆژکە بە دیاریکراوی ڕۆژی کتێبی دەنگیە 22 بۆ خۆشمان سپاس بەخوا کارامەی و سەلیقەی خۆمانمان هەیە لەو بوارەیە بنمونە ئێمە تیمێکمان هەیە واتە پێکاتوە لە مامۆستا شەماڵ و کاک ڕێبوار و کاک سیروان و وەخۆشم و هەندێک نابینای تریش بەڕاستی لێرە و لەوێ ئەو ئیشی مۆنتاژکردنەکەن لە ڕێگەی بەرنامەیە دۆ بەدەیشتنەوە هەڵدەسین بە پاکردنەوەی ئەو کتێبەواتە ئەو زیادە دەنگەی کە وەختی ئەو خوێنەرە بەڕێزە بۆمان تۆمارەکە یاخود چەند لاپەڕەیەکە ئێمە ئەمانەوەی بیکەن بە لاپەڕەواتە ئیشی تراکین ئەەکەین و هەروەها ئیشی مۆسیقا خستنە سەر ئەەکەین ئەوە یعنی بەم جۆرە بۆیە ئێمە سپاسی لێرە سپاسی ئەو خوێنەرە بەڕێزاناکەن کە کتێبمان بۆ خوێندنەوە واتە ئێمە دەنگی ئەوان دووبارە جارێکی تر یعنی مۆنتاژەکەین و کوالیتێکی بەرزتری ئەدەینێ و وەختێک کە خۆشی گوێ لە دەنگی خۆیەوە ئەبێ بۆ ئەو کەسا بۆ ئەو خوێنەرە بەڕێزە یعنی لا شتێکی ئەوە یعنی غێر متەوەقع بەڕاستی کە نابیناتوانێ ئیشی مۆنتاژکردن بکات. هەرچەندە نابینایان توانای بینیان نییە بەڵام کەسانی لێهاتوو پسپۆڕیان هەیە لە دروستکردنی ڕۆژمێر و گۆچانی زیرەک و چەندین داهێنانی دیکەیان کردووە. ئەوان دەڵێن دەتوانن زۆر کاری سەخت بکەن و نەبوونی چاو هەرگیز ڕێگر نەبووە لە بەردەم پێشکەوتن و سەرکەوتنیان. ڕامێر عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ و هەستیار دەکەین کە پێویستە دایکان و باوکان و شیارەم هەبێت و ئاگاداری بن ئەویش گەشەی منداڵە بزانین گەشەی منداڵ چی دەگرێتەوە قۆناغەکانی چین و چۆن بزانین منداڵێک گەشەی تەندروستە و گەشەیەکی باشی هەیە. گفتوگۆ دەکەین لەوبارە لەگەڵ دکتۆرە گوڵشن عەبدوڕەحمان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان. دکتۆرە خان بەخێر بێ. بەخێر بێ. سپاس بۆم دەرفەتە. ئەگە سەرەتا لەوە دەست پێ بکەین گەشەی منداڵ کامەیە و قۆناغەکانی کامانن؟ بەناوی خۆی گەورە میهرەبان گەشەی مناڵ ئەوەی کە زیاتر قسەی لەسەر ئەکرێت بە دوو بەشەوە لای خۆمان لە هەر پێترێت گەشە بەڵام بە ئینگلیزی growth and development. growth بە واتای گەورەبوون و زیادکردنی خانەکانی جسمی ئینسانە بەهۆی ئەوانێ جەستەی مناڵەکە بە هەموو بەشەکانی ئەوانێ وردە گەورە ئەبێ.
بەشەکەی تریشیان پەرسەندنی تواناکانی مناڵەکە ئەوش لە شێوەی وردە و دەگاگۆڵکێکردن دانیشتن ڕۆشتن فێربوونی قسەکردن هەڵسوکەوتکردیا بڵێن دەربڕین و ڕنگدانەوە لەگەڵ کەسانی دەوروبەری خۆیان ئەمەش ڕوویەکی تری گەشەکردنە ئەوەی کە زیاتر قسەی لەسەر ئەکرێتیان دایکەکان زۆر دایک و باوکان زیاتر باسیلی ئەەکەن یا مەبەستیانە لەواچە زیاتر گەشەی زیادبوون و گەورەتربوونەکە بێ ئەڵبەتە هەنێ جار هەیە کاتێکە مناڵەکە دواکەوتنی لە بوارەکەی تریشە ئەبێت یانی لە ڕووی پەرسەندنی توانایەکانەوە ئەویش هەر بە هەمان شێوە یەن سەردانی پزیشکەکان بۆ ئەوەی کە کێشەکە بدۆزنەوە و ئەگەر پێویستکە چارەسەرێکی بۆ بکرێت بۆ پێی بەڕستان کە پسپۆری نەخۆشەکانی مناڵانن ئەو کێشانی کە لە گەشەدا هەیە زیاتر چییە لای ئێوە کە ڕۆژانە نەخۆش دەبینن و پێویستە چی بکرێت ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە هەموو مناڵێک هەر لە سەرەتا لێدایکبوونەوە پێویستە کە دەفتەرێکی هەبێت یان کارتێکی هەبێت کە بەپێی ئەوە چێوەی سەری ئەکرێت کێشی ئەکرێت درێژی ئەکرێت هەتاکو سەرەتای 2 ساڵی یەکەم ئەمەش لە لای خۆمان لە بنکە تەندروستیەکان ئەکرێت بە زۆری ئەگەر بەو شێوازە هەمووی بە ڕێکوپێکی لەگەڵ کوتانەکانە بە مەزبوطی ئەوانە بنووسرێت کە کێشیان چەنەوە هەر کاتێکا کە کێشەیەکە بوو چونکە ئەمانە هەموو هێڵکاری تایبەتی خۆیان هەیە ئەگەر لەو هێڵکاریانە دەرچوو کە کێشەیەک هەیە وا باشترە کە هەر لەوێ دکتۆری لێ هەموو بنکە تەندروستیەکان ئەیانێرن بۆ لای ئێمە کە ئێمە سنتەری گەشەمان هەیە لە نەخۆشخانەی مناڵان یان هەر لای دکتۆرێکی پسپۆری تری مناڵان بێت ئەگەر کێشە هەبێ بۆ شێوازە چارەسەر بکرێت ئێوە گەشەی منداڵ بە جۆری تەمەنەکان دیاری دەکەن واتە هەر تەمەنێک دەبێت ستانداردێکی هەیە کە دەبێت کێش و باڵای ئەوەن دەبێت یاخود توانا و لێهاتووی خۆ یاخود فێربوونی زمانی لەو ئاستەیە بێت کە ینی نۆرماڵە ئەو گەشەیە لە ڕووە گەورەبوونەوەکەی بڵێن ئەو بەشیان بڵێن بەڵێ هەڵکاریمان هەیە ئەم هێڵکاریانە هەم چەند خەتێکن مناڵەکە هەموو جارێک کە سەردانی بنکە تەندروستیەکە بە پێی کوتانەکانی لە 2 ساڵی یەکەمە ئەخرێتە سەر ئەو هێڵکاریانە ئەو هێڵکاریانەش مامناوەندی تایە چەند خەتێک لە خوار مامناوەندەوە چەند خەتێکیش لەسەر و مامناوەندەوە لەبەر ئەوەی کە ئێمە کێشێکمان نییە وەک بڵێن مەسەن بەس مناڵێک 1 ساڵ ئەبێت 9 کیلۆ بێت لە 9 کیلۆ کەمتر بێ مەسەلەن ئەوە ئیترەوە ناتەندروستەیان لە 9 کیلۆ زیاتر بێ بەڵکو ڕێنجمان هەیە یعنی ڕێژەمان هەیە لە ئەمنەوە بۆ ئەمنە لەبەرەوە لەسەر ئەو هێڵکاریەدا ئەندرێت ئەوە ئیتر ئەزانین هەر کاتێ مناڵەکە لەو هێڵکاریە لادانی هەبوو بە ینی 2 خەت خوارتر لەوە یان 2 خەت سەروتر لە مامناوەند ئەو کاتە ئەنێردرێتە لای پزیشکی پسپۆر بۆی کە دیاری بکە بەڵام بەشەکەی تری لە ڕووی قسەکردن و ئەوەش قۆناغبەندی خۆی هەیە تەمان ئەگەر هەموو دایکان و باوکان بەڕاستی ئەمە زۆر گرنگە کە لە وڵاتانی تر ینی بە تایبەتی ئەوە جەختی خراوەتەوە سەر پرۆگرامی تایبەتی هەیە کە مناڵ لە حاڵەتی تەندروستیشە کە ئێمە پێمان وایە ئەمە مناڵێکی تەندروستە و هیچ کێشەیەکی نییە هەر ئەبێت چاودێری بکرێت تەمەنی تایبەتی بۆ دانراوە مەسەنە لە ساڵی یەکەمە 2 مانگ جارێک لە ساڵی دووهەما وردە بینەکانی زیاترەکە 3 مانگ جارێ 6 مانگ جارێ دوای ئەوە لە دوای 4 ساڵەوە ساڵی جارێک بۆ نمونە ئەمانە هەمووی وای ئەکات لە کاتی خۆیان بتوانێت کێشەکە دەستنیشان بکەین ئەگەر کێشەیەک هەبێت ئەنێدرێت بۆ لای پزیشکی پسپۆر بۆی کە چارەسەری ئەو حاڵەتە بکات عفو لەم ماوەیەشا تقریبەن لای خۆشمان هەوڵێک دراوە بەس ئایا چەند ئەتوانی بکەینە قۆناغی جێبەجێکردنەوە ئەوە زۆر گرنگە بێت لەبەرەوە چونکە لای خۆمان ئەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە با دایکان و باوکان خۆیان دکتۆرێک ینی لە لای خۆیان کێ بە باش بزانن یان حەزەکان سەردانی بکەن بە بەردەوامی خۆیان لە ساڵی یەکەمە 3 مانگ جارێ 2 مانگ جارێ لە ساڵی دووهەمە 3 مانگ جارێک لە دوای 2 ساڵەوانێ 6 مانگ سەردانی پزیشکەکەن بۆ یەکە هەر بۆ ینی تەندروستی مناڵەکە مەجنی ئیلا بە نەخۆشی سەردانی پزیشکان بۆ ئەگەر کێشەیەک هەبێ زوو دیاری بکرێ زۆر باشە هۆکارەکانی دواکەوتنی گەشە بۆچی دەگەڕێتەوە زۆر جار دەوترێت ئێمە هەر بە عایلەی هەمومان کێشمان زۆرە یاخود هەر بە عایلەی باڵامان بەرزە ئەمانە زۆر دەبیستەوە ئەخۆ ویراسیش ئەمە تەسیری هەیە و هاوکاتیان تەنها گەشەکردن و شێوازی خواردن و ئاگاداری و چاودێریکردنی دایک باوکەکەیە بە دڵنیایی و هۆکارمان زۆرە هەنێ هۆکارمان هەیە کاتێک کە مناڵک کۆرپەکە بڵێن لە سکی دایکایەتی تووشی هەنێ نەخۆشی یان کێشە ئەبێت کە ئەمەی تر کاریگەر ئەبێت لەسەری دوای ئەوە لەوانەیە تر مناڵێکی ناتەندروست بێت ینی نەخۆشیێکی لەگەڵا بمێنێتەوانێ ئەمە وای لێ کات کە مناڵێکی بچووک دەرچێ هەر وەکو ئینسانێکی ئاسایی لێنێتەوانێت
هۆکاری ترمان هەیە هۆکاری گۆڕانکاری لە کرۆمۆزۆمەکان ئەوش هەر لە کاتی دروستبوونە ئەبێت ئەمەیانی لە عیلەکە هیچ کەسێک کێشەی نییە بەس لە کاتی دروستبوونی و مناڵەیە گۆڕانکارێکی کرۆمۆزۆمی ڕوئەدات کە ئەبێتە هۆی ئەوەی کە مناڵەکە مناڵێکی نەئاسایی بێت و لەگەڵەوەشە بە دڵنیاییەوە لە دوای لەدایک بوونەوانێ ئەگەر مناڵەکە تووشی هەنێ نەخۆشی هەیە لەوە ئەچێ ببێتە هۆی ئەوەی کە ئەویش بۆ ماوەین بە دڵنیاییەوە ینی هەنێ حاڵەتمان هەیە بەداخەوە لای ئێمە لەوانەیە هەنێک کەس دژی ئەم شتەش بن ئێمە حەز ئەەکەین کە خزمایەتی کەم بکرێت لەبەر ئەوەی خزمایەتی کە دروست ئەبێت وین لە بینی خزمەکانە زەواج دروست ئەبێ ئەبێتە هۆی ئەوەی کە ڕێژەی ئەو نەخۆشیانی کە شاراون زیاتر ببێت ئەو نەخۆشیە بۆ ماوە شاراوەیەکان چونکە زۆربەی نەخۆشیە بۆ ماوەیەکان لەم شێوازن شاراوە ینی یەکێک یان دایکەکە یان باوکەکە هەڵگری ئەو نەخۆشیێن بەڵام لە دایک و باوکەکەیە دەرناکەوێت بەڵام کاتێکە دوو خزم هەردووکیان زەواج ئەکەن و هەردووکیان لەبەرەوەی کە خزمە هەڵگری ئەو حاڵەتە بن بێتە هۆی کە لە مناڵەکەیانە دەرکەوێت نەخۆشیەکە دەرکەوێت و ئەو کاتە مناڵێکی نەخۆش دەرەچێت ئەمە یەکێک لە هۆکارەکان هۆکاری تریشمان هەیە بۆ ماوەی کە ئەوانش حاڵاتی کەمن زۆربەی زۆری هۆکارەکانی ئەوەی کە گەشەی مناڵ دووە ئەکەوێت خواردنە زۆربەی خواردن لەگەڵ چەسانەوە تقریبان بڵێن یعنی هۆکاری دەرونی مەسەرن ئایلەکە لە حاڵەتێکی نائاساییایە ئەونا بە پێی پێویست گرنگی بە مناڵەکە نادرێت دیانەوەتە لە ڕووی ئابوووریەوانێ لە بارێکانین کە بتوانن هەموو پێداویستەکانی مناڵەکە جێبەجێ بکەن ئەویش هەر کاریگەری زۆری ئەبێت لای خۆمان ئێستاوی کە زیاتر ئەیبینین ئەیهێنن سیرەکەین مناڵەکە هەموو گلەی دایک و باوکان زیاتر لەسەر ئەوەیە کە مناڵەکە باش خواردن ناخۆن زۆر ئەجوڵەن حرەکەیان زۆرە بەڵام لەگەڵەوەی خواردنیان باش نییە یان مەسەن تەنها چەند جۆرێکی خواردن هەڵەبژێرن کە ئەمە ژوای لێکە کە جستیان دروست نەبێت تەنها بەس تەنها ئەوە نییە کە بڵێن ئەمە لاوازیە بەڵکو قەڵەویش بە هەمان شێوە وردە قەڵەوی لە دوای تەمەنی لە تەمەنی ئیسەرەتاییە بڵین زۆر زیای کردووە ئێستا هەردووکی هەر کێشە بەڵام ئەوەی کە گرنگە زیاتر خواردنێکی هاوسەنگ بێت لە هەموو ماوەدەکان بتوانێت بدرێت و گرنگی پێدان هەر کاتێ دایک و باوکاسیان کرد کە ئەم مناڵە ئەوکو پێویست گەشەناکە زوو بیبەنە لای پزیشکێک بۆ یەکە دەستنیشانیکە زۆر باشە دکتۆرەخان بابەتێکی کە دڵنیام دایکان و باوکانە میشە باسییان کردو لەگەڵ تۆیاکەویش دەڵێ مناڵەکەم شیر ناخوا خواردن ناخوا بەڵام بۆ جبس و شەربەت و ئەم بابەتانە ئازای یەکسەر ئەیخوا ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ مناڵ حەزی بەم جۆرەشتانەیە بۆ حەزی بەم جۆرە بابەتە خراپانەیە کە دڵنیام کاریگەری هەبێت لەسەر گەشەوە چی بکرێت کە ڕێگر بێلەوەی کە نەهێڵێت ئەم بابەتانە بخوات و ینی زیاتر دایک و باوک لەگەڵ یا بەردەوام کە خواردن یاخو شیر بخوات بەڕاستی تەنها ڕێکارێک کە بتوانین ئەو ڕێگر لەو شتە بکەین ئەوەیە کە دایک و باوکەکان بە قسەی خۆش یان ئەوە تا مەسەنە زۆر پارە نەخەنە بەردەست مناڵەکانیان بۆ یەکە بتوانن ئەوە هینە بکەن لە زیاتر ئەوە چاولێکەریە لە مناڵەکان ئەو حەزی لە جیبسە ئیتر ئەمیش حەزی لە جبسە سیرەکەی مەسەم جبسەکە ئەسڵ لە خۆشیە لە ئەسڵات تامی زۆر ناخۆشە بەڵام ئەو ئامادەی و جبسە نام ناخۆشە بخوا خواردنە خۆشەکە واز لێ بێنێ زیاتر وەکو چاولێکەریە لە مەسەم ئەوە ئەبینێ ئەگینە ئەگەر یەکێک مناڵێکە لە سەرەتاوە فێری دوکان نەکرابێت تێکەڵی مناڵی تر نەبوو بێت کە ئەڵێ من پارەم ئەدرێتێ و ئەچێتە مەکتەب لانێ هەر فێر نەبێ ئەو شتانەش بخوا لە بەرچاویان نەخورێ بە هیچ شێوێ نایزانێ لەبەرەوە ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دایک و باوکەکە نەیەنێ ئەو پارەیە کە بچێت مەسەلەن لە دوکان شتێکی وا بخوایان هیچ نەبێ مەسەڵ بینەکەی زۆر دەن مەسەڵ لە هەفتەیەکە یەک جار بتوانێت شتێکی ئاوا بخوا بەڕاستی هیچ شتێکمان نییە بڵێن من ئەم عیلاجە ئەیەم بەم مناڵەوای لێ بکە کە ڕقی لەو شتە بێت حەزی لەم شتە بێت ئەوە نییە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دایک و باوکەکە هەوڵ بن بە شێوازێکی زیاتر لە تەمەنی تۆزێ لەوانێ لە دوای 3 ساڵە و توێژانە ئەمە بخۆ ئەگەر لەمە باش بێ ئەوە مەسەلەن باسیکەن کە خراپەکانی ئەمە چیە باشەکانی ئەمە چییە ئەویژە توانێت جارجارە بخۆ تەنها بۆ شێوازە ئەگینا ناتوانین بڵێن ئەمە عیلاجێکمان هەیە بۆ ئەم حاڵەتە بەس تەنها ئەوەیە کە دایکان و باوکان ڕێگر بن بەس تەنها ئەو شتەمان هەیە بەڕاستی هەنێ جار هەیە مەسەلەن ئەبینیت دایکان و باوکان ئامادە نین کە شتێکی باش بۆ مناڵەکە بکرن لە بەرەوەی کە پیان وایە کە سعی ئەم شتە مەسەلەن 10,000 15,000 لەگەڵەوەی کە زۆر بەسوودە بۆ مناڵەکە بەڵام ئەبینی مناڵەکە لە ڕۆژێکە 1000 بۆ 5,000 پارەی ئێنێک ئەیان بەو شتانی کە بەڕاستی ناتەندروستە لەوانەیە مناڵەکەی پێ قەڵەو ببێ بەڵام ئەمە قەڵەویەک یان بڵێن وەزنی زیاکە بەڵام ئەمەیە قەڵەویەکی ناتەندروستە دکتۆرە زۆر جار دایک و باوکان خۆی ئەیاتەڵێ کوڕە شیرەکە ناخۆ بامە خوا با تێر بێ ڕاستە جبسەکەی ئەیاتەڵێ بەڵام زۆر جار پزیشکان ئەڵێن مناڵ نامرێ لە برسانی بانەشی خوا ینی 12 کاتژمێر گەشت نەخوارد لەوان تەبیعیە لەوانەیە کاریگەری بێ لەسەر گەشەی بەڵام نابێتەوەی کە بڵێ وەڵام مناڵم لە برسا ئەمرێ نابێت تەکید بەتەکید یعنی
ینی بەشی خۆی مناڵەکە هەر ئەخوا بەڵام ئەتوانێت مەسەلەن دایکانیش هەوڵ بن کە خواردنەکان گۆڕانکاری تیا بکەن لەوانەیە مەسەلەن مریشکی بە جۆرێک حەز لێ نەبێ بە جۆرێکی تر مەسەلەن بەکارهێنی بۆی ئامادەکە لەوانەیە حەزی لێ بێ ئەوەش زۆر گرنگە کە گۆڕانکاری تیاکە لەوانەیە بە ئەم شێوازە مەسەلەن نیسکێنەکەی حەز لێ نەبێ بە شێوازێکی تر لەوانەیە حەزی لێ بێ لەوانەیە ئەمڕۆ نەیخوا ڕۆژێکی تر بیخوا مویمەوەیەکەوە قەرار نیە تاو ئەم مناڵەی من فڵان شت ناخوا ئیتر بە هیچ شێوە بۆی ئامادە نەکات نا مەرج نییە گۆڕانکاری تیا بکە بەڵکو ئەمڕۆ نایخوا بەیانی لەوانەیە بیخوا بتوانێت جەوێکی خۆشتری بۆ دابین بکات لەگەڵ مەسەلەن کاتی ناخواردنە لەگەڵ مناڵەکانی مناڵی ترەگە لە دەوروبەریا هەبن زیاتر حەزیان لە خواردن بێ ئەمیش لەگەڵ یانان تێکەڵ بێ لەوانەیە وەکو نمونەیەک باشتر حەز بە خواردنەکە بکە. زۆر باشە لە ئێستادا کۆمەڵێک کێشە هەن کە منداڵان دووچاری دەبنەوە ئەویش دواکەوتنی قسەیە لەگەڵ گەشەکردنی ئەقل و ئاوازی ئەو منداڵە زۆر جار دەڵێن کە ئەم منداڵە بەهۆی ئەوەی کە بەردەوام ئامێرێکی تەکنۆلۆژی بەکار دەهێنێت و ئەوە تایدا دەمێنێتەوە یاخود بە دیار تەلەڤیزیۆنێکەوە دادەنیشێت و هیچ چالاکیەک ناکە ئەمە وای کردووە گەشە بوەسێ جا ئەمە ئایا هەر بەڕاستی پەیوەندی بەو تەکنۆلۆژیاوە هەیە یاخود ئەوەتە ئەمە نەخۆشیەکی ترە وەکو ئۆتیزم و کۆمەڵێک لەو نەخۆشیانی کێسە لە مناڵدا دەکەوتن ئەوەی کە زۆر ینی لەوانێ بڵین لەم سەردەمەیە گەورەترین هۆکاری دواکەوتنی قسەکردن ئاوە پەیوەست بوونە بە ئامێرە ئەلکترۆنیەکانەوە مەشغوڵبوونی زۆری دایک و باوکانە بە ئیشەکانی خۆیانەوە دوورکەوتنەوە لە تێکەڵبوون و قسەکردن لەگەڵ مناڵی ترە خۆشمان مەسەلەن زووتر عایلەکان گەورەتر بوون ینی زیاتر نزیکتر بوون لە یەکترەوانێ مناڵ ئەچووە دەرەوە زیاتر تێکەڵ یەکتر ئەبوون ئێستا بەهۆی ئەوەی کە مناڵەکە هەر بوو ئەوەی کە بێدەنگ بێ و ماڵەکە هەڵنەڕژێ و مەشغوڵ بێ بە شتێکەوە ئامریکی ئەلکترۆنی ئێنێ زۆر بێ ئەو پرۆگرامانە پرۆگرامی زمانی ئێمە نین بەڕاستی زمانی ئینگلیزیە هەر زمانێکی ترن کە ئەو مناڵە ئەسڵا لە دایک و باوکی کەم ئەبیستە لە بەرەوەی کە ئەوان هەر کەسی مەشغوڵی قسەی خۆی یا ئیشی خۆیەتی دێت ئەو زمانە ئەبیستێ طبعاً ئەوە کاریگەری زۆری ئەبێت لەبەری ئەوەی کە تێکەڵ ببێت لەگەڵ خەڵکی ترا قسە بکات مناڵی تر یاری بکەن بەیەکەوانێ وشەی تازە ببیستێ ئەو شانە لە زمانێکی ترەوە ئەبیستێت بە دڵنیایی ئەبێتە هۆی ئەوەی کە قسەکردن دوا بکەوێت بەڵام ئەگەر مەسەلەن دایک و باوکەکە هەڵبن کاتەکان بۆ دیاریکەن مەسەلەن لە ڕۆژێکە 1 ساعت بە پێی تەمەن ئەڵبەتە هەنێ جار زۆر ئەبیستین کە خوارد تەمەنی 3 ساڵە بەرەوەی کە تەمەنی سەریعی گەشەکردنی مێشکە بێ بە هەموو شێوێک تەنانە سەرکردنی تەلەڤیزۆنیش بە دوور بنی لە هەموو ئامریکی ئەلکترۆنی کاریگەر ئەبێت لەسەر گەشەی مێشکی بەڵام لا ئێمە بینین کە زۆر ئەدرێ بە مناڵە و تەمەنانە شایانی لەبەرەوە زۆر گرنگە تەمەنەوە خاڵێکی زۆر گرنگە هۆکاری تریش هەیە بەڵام ئەکرێت چارەسەر بکرێت ینی بە ئاسانی ئەویان کاتەکانیان لێکم بکەنەوە هەڵبەن هەموو شتێکیان لە بە قسەکردن لەگەڵ یانە ینی بدوێن مەسەن باسی شتە یاریەکانیان بکەن ئەمە قژێتی ئەمە چاوێتی ئەمە تایەکەیەتی ئەمە ڕەنگی سیارانی بۆ شێوازە هەموو هەڵسوکەوتەکان بە قسەکردن بکەن بەڵێ دواندنی مناڵەکە مەرجیش نییە مناڵەکە یەکسەر ئەو کاتە ئەو کە تۆ ئەتەوێت شتەکە بڵێ بەس مهمەوەیە کە ئەو زانیاریە لە مێشکیا کۆ ئەبێتەوە زۆربەی تەمەنی مناڵان بۆی کە دایک و باوکانیش دڵنیاییکەینەوانێ زۆربەی زمان فێربوونی مناڵی ئەوەی کە فێری و شەو بن لە دوای لە تەبینین تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵە بەس گرنگەوەیە هەوڵ بدرێت لەگەڵ یانە تێبینیشتی خاڵێک بکەن کە زۆر گرنگە ئەویش بیستنە ئەبێ بزانن ئەو مناڵان لە ڕووی بیستنەوە هیچ کێشەیەکی نییە چونکە ئەگەر مناڵەکە بیستنی کەم بێت یان هەر نەبیستێت تەمان فێری جوشەیەکیش نابێ لەبەرەوە خاڵە زۆر گرنگە ئێمە یەکەم شتکەی مناڵیەتە لامەن ئەوە ئەپرسین و ئەگەر پێویستکای نێرین بۆ لای پزیشکی پسپۆر بۆ دیاریکردنی ئەو کێشەیە زۆر باشە دکتۆرەخان زۆر جار دەوترێت نەخۆشیەکان بە ئام کاریگەری یان دەبێت لەسەر گەشەی منداڵ هەموو نەخۆشیە کاریگەری دەبێت یاخود نەخۆشیێکی دیاریکراوە بۆ نمونە من دوێنێ کچێکم هەیە تەمەنی ساڵێک و دەمانگە بردمە لای پزیشک لەوزەتێنی هەیەوتی یەکێک لەو تەسیرانەکەیەتی لەسەر ئەوەیە گەشەی ئەوەستێن یاخود دواکە واتە نەخۆشیەکان بە ئام کاریگەریان دەبێت هەر نەخۆشیێک درێژە خایەن ینی نەخۆشیێکی کورتخایەن مەسەن کۆکە هەڵامەتێک ئەگرێ لە ماوە 1-2 هەفتەیە بە تاواتی چاکە بێتەوە ئەو کاریگەری نابێت لەوانەیە ئەو چەند ڕۆژە خواردنی کەمە کات بە دڵنیاییەوە بەڵام دوایەوە گەڕێتەوە باری ئاسایی حەقی خۆی کاتەوە بەڵام نەخۆشیێکی درێژخان وەکو مەسەم لەوزەتێن التیابی لەوزەتێن یەکێکە لەو نەخۆشیانەی کە بە زۆری درێژخایەنن ئەگەر بەڕاستی التیابی لەوزەتێن بێ درێژخایەنە ئەگەر زوو چارەسەر نەکرێت بە دڵنیایی کێشەی ئەبێت لە سەرەوەی کە زوو مناڵەکە نەخۆش ئەبێ هەموو جارێکیشکە نەخۆش ئەبێ لە خواردن ئەکەوێت بەشی خۆشی ئەو ئیلتیهاب زۆرە زەخت لەسەر جەستەی ئینسانەکە ئەکات و ئەبێتە هۆی ئەوەی کە
گەشەی دوا بکەوێت بە دڵنیاییەوە بەڵام عادەتەن نەخۆشیە درێژخایەنەکان نەخۆشی کورتخایەن زۆر کاریگەر نیە زۆر باش زۆر جار ئەفۆنیام منداڵ دوای ئەوەی کە لە شیر دەبڕێتەوە باشترین خۆراکێت چییە دوای ئەوەی کە لە دوای شیر پێی بدرێ بۆ مناڵێکە و دەو دەخەریکە ها شیر نەخوات زۆر جار دایکان و باوکان هەن ئاوی بە ئاوی میوە بە میوە فێریەکەن ئەمە ڕێگایەکی دروستە بەپێی هەموو توێژینەوەکان لە هەموو عالەمەوە باشتر کە شەژمانی یەکەم تەنها شیر بێت بە هیچ شێوەیە هیچ شتێکی تر نێنن لەبەرەوەیکە شیر هەموو ئەو پێداویستیانی تایە کە مناڵێک بۆ ئەو تەمەنە پێویستێتی تایبەت شیری دایک بیرمان چوو باسی بکەین کە کاریگەری لەوانێ باشی بێت لەسەر کەشەی منداڵ بە دڵنیاییەوە شیری دایک هیچ وێنەیەکی ترین نیە هەتاکو ئێستا و هەموو تەکنۆلۆژیای بەکار هاتووە لە دۆزینەوەی ئەو بابەتانی کە لە ناو شیرە هەیە بووی کە بتوانن بە شیری وشکی ئیزافەکەن هێشتا هەر نەگەشتونەتەوە بەتەواوەتی ئەو سوودانی کە شیری دایک هەیەی بە دڵنیاییەوە یعنی زۆرە بێجگەل ئێمە بەس تەنها ئەگەر باسی گەشەکەی بکەین هەنێ لەوانەیە هەنێ بڕ لە ماوەدەکان لە شیری دایکا کەم بێ بەڵام لەبەرەوەی کە شیری دایکە و دروستکراوە کە مناڵەکە ئاسان هەڵی ئەمژێت یعنی هەر ئەو مادەیە لە شیری ئاژەڵا کە ئەدرێت بڵێن کە ئەو شیرەکە وشکەکرێتەوە ئەدرێ بە مناڵ ڕێژەیەکی بەرزتریتیایە بەڵام جسم ئەو مادە بە باشی هەڵامژێت ئەو نیکە لە شیری دایکە بێجگەلەوەی کە ئەمە خۆشەویستی لە بینی دایک و مناڵەکە پەیوەستی زیاتر دروست ئەکات بێجگەلەوەی کە شیری دایک چەندەها ماوادی تایە کە بۆ بەرزکردنەوەی بەرگری جسمی مناڵەکە هەیە کە لە شیری قوتوانیە لە ڕووی دەرونیەوانە مناڵەکە زۆر ئارامی پێ بەخشرێ لەگەڵەوەی کە ئەو لە ڕووی بەڕاستی لە شەژمانی یەکەمە ئەگەر دایکەکە هیچ کێشەیەکی تەندروستی نەبێت شیری دایک بەسە بە هیچ شێوەیەک پێویست ناکە حتا ئەگەوانەشی کاڵێن ئیشمان هەیە ئەگەر ئیشەکان مەسەلەن بڵین لە 5 ساعاتێ زیاتر تێنەپەڕ ئەتوانن شیری خۆیان دانێن بۆ مناڵەکان بۆی لەو فترەیە کە ئەو غایبە و لە ماڵەوە نییە 2 ساعت جارە شیر ئەدرێ ینی 2 مەمەی بۆ بەجێ بهێڵێت ئیتر تاوە ینی ئەوەش ئەتوانێت مناڵەکە پێی بە شیرەکەی خۆی گەورە بێ پێویست ناکات شیری قوتووی باتێ دکتۆرە دەوترێت کە ئیتر گەشە لە تەمەنی 8 ساڵیدا یاخود بەرەوسەرتر دەوەستێت و ناتوانرێت ینی زۆر بتوانی ئەو تعویزەی بۆ بکەیتەوە کە ئەم کەسە لە گەشەیە دروست بووە هەر بەڕاستی ئێمە تەمەنێکمان هەیە کە ئیتر نەتوانین تعویزی ئەو گەشەیە بکەینەوە و ئێستا بە تایبەتی دایکباوەکان پەنا دەبنە بەر کڕینی هەنێ بەرهەم و هەندێک حەب و جێلی و خواردن و شیر و ڤیتامینات هەر بەڕاستی ئەمانە کاریگەریان دەبێت لەسەر ئەوەی کە گەشێکی تاو بە مناڵەکە ببەخشێت زۆر باش حەزەکەم پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە چووکە پرسیارەکەی تاو نەبوو بە ئەوە تاڵکەین ئینشاڵڵا هێنە سەرەوەیەوە لە دوای تەمەنی 6 مانگەوانێک کە دەست ئەکەن بە خواردن بە پێی توێژینەوەکان هیچ خواردنێکدان ینی دیاری نەکراوە کە ئەمە باشترە لەوە کە دەست پێ بکەین لەبەرەوە هیچ کێشە نیە دایکەکە بە هەر خواردنێک دەست پێ ئەکات بە دەست پێ بکات بەڵام گرنگ ئەوەیە هەنێت تێبینی هەنێشت تێبینی کە ئەو شتانەی کە ئەو خواردانەی کە زیاتر وروژێنەرن ینی حساسیت و هەستیاری زیاتر دروستەکەم بکەوێتە کۆتاییەکانی 1 ساڵی ئەوانێ وەکو هێلکەم بۆ نمونە وەکو تەماتە هەنێ فستقیان هەر شتێکی تر کە بیستین ئەمانە حساسیت دروست با بکەوێتە کۆتاییەکان لە سەرەتاکانە وا باشترە کە ئەو خواردنانی تر بدرێ مەسەڵەن وەکو برنج ئەتوانرێ هێلکە برنج ئەتوانێت پەتاتە ئەتوانین گوێزەر ئەتوانێ هەموو سەوزەواتەکان خاڵێکی تر کە گرنگە ئەوەیە کە مناڵ حەزی زۆر لە تامی شیرینە لەبەرەوە باشترە کە تامی شیرینەکان تۆزە تاخیرکەین بۆی مناڵ فێری خواردنی شتی بێتامیش ببێ مەسەلەن ئێمە نامانوێت کە لە 1 ساڵی یەکەما بە تایبەتی شەکر یان خوێ بکرێتە ناو خواردنەکانیانەوە ئێستا لە مناڵی هەر پێمان نەیەوە ئێستا هەر نایخوا هەر بێزی لێکاتەوە ئێستا چەندە تەمەنی ساڵێک و دەمانگە زۆر باشە ینی زۆر شتێکی باشە ئەگەر هەر بێزی لێکاتەوە نایخوا لەبەرەوە باشترەکەوانە بکەوێتە ئەخیرەوانە میوەژێکی لەوانی کە زۆر لەوانەیە هەنێکیان زۆر شیرین بن لەبەرەوە ئەتوانێت لە سەرەتایە دەست پێ بکە مەسەلەن سریلاکی باتێ سریلاکی بەتایبەتی سریلاکی برنج لەبەرەوەی کە ئەو ڤیتامینات و شتانی تایە بێ ئیزافە کراوە هینی هەڵبژاردێکی باشە بۆ سەرەتا چونکە تۆ لە شیرەوە ئێمە ئەمانەیە کە خواردن لە سەرەتایە نزیک بێ لە شیرەوە تۆزێ خەستر بێ دوای ئەوە وردەوای لێبێت کە دانی تیابێت ئیتر لە تەمەنی لە دوای 8 مانگ ئەو شتانە نابێت بە هیچ شێوەیەک بەهاردرێ ئێماڵین با بکرێ بە مەحەلەبی ئەوە نە بەس ئەوە بە چەتاڵپان بکرێتەوانێ ئەو شتا یعنی ئەو کاتە مناڵەکە ئەتوانێت بیخوا حتا دانیشی نەبێت ئەتوانێت پێویست ناکە کە بچین بۆی بهاڕین بە هیچ شێوەیە مەسەلەن فاسۆلیایە کە پان ئەکرێتەوە پەتاتەیە پان ئەکرێتەوە شتێکە پان بکرێتەوە تاوەترە مناڵە ئەتوانێت بیخوا حتا میوەکان ئەتوانین تۆزێ بۆی بکڵێنین ئەگەر ئەوانی کە سەختن مەسەلەن بڵێ سێو یان هەرمێ ئەگەر سەخت بێ هەر ئەوەی کە پان بکرێتەوە مناڵ ئەتوانێت بیخوا خاڵێکی تر لە خواردنی سەرەتای ئەوەیە کە
هەموو سێ ڕۆژ جارێ خواردنێکی تازە زیاد بکەین هەموو سێ ڕۆژ جارێ بۆی ئەگەر هەستیارەیەک دروست بوو لە مناڵەکە زوو پێی بزانین مەسەن تۆ بڵێن ئەمڕۆ بەس برنجت بۆ کردووە دوای سێ ڕۆژ ئەنجا پەتاتە دوای سێ ڕۆژ ئەنجا گێزەر بۆ شێوازە مەسەن زیایەکەی بە خواردنەکەی سێ ڕۆژ بۆی کە بزانین لەگەل لە شوێنێکە هەستیاریەک هەبوو زوو هەستی پێ ئەگەر مناڵ هەر نەیخوا جا زۆر هەیە هەر ئینکارە نەیخوا هەر نایخوا ئێمە لە خواردن لە بینی تەمەنی 6 مانگ بۆ 9 مانگ بەستامکردنە یعنی نامانوێت کە مناڵە بۆ خواردنە قەڵەو ببێ ئیلا هەر شیر یعنی لەم سەرەتایە تەوان هەر شیر گرنگە بەڵام ئەم معنایەوە نییە کە تەسلیمی مناڵەکە ببین ئەمڕۆ نایخوا بەیانی ئەیخوا بەس مهم ئەوەیە کە شێوەشتی جۆرا جۆرە و پێم وتر وردە وردەشتەکانی بۆ جۆرە ینی بۆ بگۆڕین لەوانەیە مەسەنە شۆفانێکی بۆکەینە ناو شۆرباکەوە لەوانەیە تامێکی تری پێ ئەیە حەزی لێ بێ مەسەنەن سەوزەواتێکی بۆ تێکین ئەی گۆڕە لەوانەیە حەزی لێ بێ مهمەوە تەسلیم نەبین هەر جاری و تۆزێ بخوا ئەمە بەستەنها قۆناغی تامکردنی پێڕن بۆی کە مناڵەکە ئاشنا بێت ئێمەش بزانین کە مناڵەکە لە هەر بارێکا کێشەی هەیەیانەتی مناڵەکە تاما جیاوازەکان تاقی بکات و ئیتر لە دوای 9 مانگەوەیە ئەوەیە کە مەسەن ئەبێ خواردنێک ئیزافە بە شیرەکە کە بتوانێت گەشەی پێ بکە بەڕاستی تا 9 مانگ زیاتر هەر ئەتیمادبان لەسەر شیرە بەڵام لە بینی 6 مانگ بۆ 9 مانگ زیاتر بۆ تامکردنە جاوزە ئەم پرسیارەمان جواب بچین سەر پرسیارەکەی تر بەڵێ گەشەی ئینسان دیاری کراوە تەمەنی ئێسقان لە حدێکە ئیتر ئەوەستلەوە زیاتر گەشە ناکە ڕاستە لە دوای ئەوە مەسەنە چۆری زیاکە گۆشت زیاکە بەڵام ئێسقان ئیتر لە حدێکە لەوە زیاتر ناکشێ خاڵێکی زۆر گرنگ لە گەشەیە ئەوەیە کە دایک و باوکەکان زۆر گرنگی بن شکر باشە ئێستا فترێ هەستەکەین کە زیاتر هۆشیاریان هەیە بە تایبەتی لە کچانە نیشانەکانی باڵغ بوون ئەبێ زۆر زوو هەستی پێ بکەن ئەگەر لە پێش 8 ساڵەوە هەر نیشانەیەکی باڵغ بوون دەرکەوت و مەسەم گەورەبوونی سنگی ئەوە نائاساییە ئەبێ ئیلا ببرێتە لای پزیشکی پسپۆر ئەبێ ئەو شتە زۆر تێبینی بکەن لە کوڕا لە کچا کە زۆر پێشوەختە ئەو نیشانانیان تیا دەرنەکەوێت دڵمان خۆش بێ مناڵەکەمان باڵای بەرزترە لە ڕەفیقەکانی ئاخرەوە لەبەرەوەی کە زۆر بە زووی چۆتە ناو قۆناغی باڵغ بوونەوانێ وای لێکا کە زۆر زوو ئێسقانەکانی بوەستێ لە کۆتاییە تەمەنی باڵای بچووکتر دەرەچێت لە هاوتەمەنەکانی خۆی ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو حەزمە کرد کە باسیکەم بۆی ئەگەر هەر گۆڕانکاریەک زوو ڕوویدا چووکە هەمانە ئێمە 3 ساڵە هەیەی 4 ساڵە ینی گۆڕانکاریەکان دەستی پێ کردووە یەت مەسەن 4 ساڵە تەمەنی ئێسقانی 9 ساڵە یعنی 8 ساڵە 9 ساڵە ئێمە وای لێکە زوو قەپات ئەبێ بە بچووکی ئەمێنێتەوە ئەمە بێ زوو چارەسەر بکرێ وەکو ئەوەی کە ئەم مەسەلەن لە کچە بە زۆری لە 14 بۆ 15 ئیتر زیاتر زیان ناکەن وەکو باڵا زیان ناکەن لەوە بە معدل لە کوڕیشا تقریبا لە 7 ساڵە ئیتر تاوە ئەوە زۆرتر زیان ناکەن ئەوەی کە زیاکە زیاتر ماسوولکەکانە یان دروستبوونی چاوریە ئەگیناوەکو ئێسقانی تر لەوە زیاتر ناکشێ ئەلبەتە لەوانەیە هەنێک کەسە بێ جیاوازتر بێ ئەویش بە گرتنی ئەشیعەیەکی دەست ئەتوانین ئەو شتە دیاریکەین کە تەمەنی ئێسقانی مناڵەکە چەنە و ئایا مەسەن ئەو شتانێکی ئێستا لە ناو بازاڕا هەیە وەکو عیلاجی ڤیتامینات یان عیلاجی هەڵکردنی باڵا ئەو شتانە بەڵێ ئێمە ئەگەر مناڵێک بزانین کە خواردنی باش نییە ئەگەر لە تەمەنێکی ژێر 10 ساڵ بێت طبعاً شیر یەکێکە لەو خواردنانین کە ئێستا ئەنواعی تری پێ زیاد کراوە هەنێ شیرمان هەیە کە پرۆتینی جیاوازی تایە بۆ ئەوەی کە مناڵەکە گەشە بکات بەکو پێویست لەگەڵەوەیە مەسەر مناڵەکە بڵێن بە هیچ شێوەیە نزیک نابێتەوە لە میوە و سەڵزەوە طبعاً هەنێ هەم لە ڤیتامینات هەم لە کانزاکان تووشی نەقسانی ئەبێتیایە هەنێ مناڵ هەیە گۆشت هەر ناخوا ئەوانە بە دڵنیاییەوە زۆر زەڕورە یعنی پێویستە هەر ئەوە نییە مەسەڵەن بڵێن ئەمە حەبە و دەرمانە و نازەم نابێ بخورێن بۆ ئەوانیش پێویستە کە ئەم ڤیتامیناتە وەرگرن تاوای لێ کە خواردنێکی هاوسەنگ ئەخۆن هەنێ پشکنینمان هەیە مەسەڵەن ڤیتامین دیمان هەیە کێکە لەو ڤیتامینانی کە زۆر کاریگەرە لەسەر گەشەی ئێسقان ئەبێت ئەوە لای خۆمان لەبەرەوەی کە لە هاوینان زۆر گەرمە ناچینە بەرخۆ لەبەرێک کە زستانان خۆرکەمە ناچینە بەرخۆ لەبەرەوە بەعام نەقسی ڤیتامین دیمان هەیە زۆر گرنگە کە فەحسی بۆ بکرێ ئەگەر مناڵەکە نقصانیەکی هەبێ چارەسەری بۆ بکرێ لە دوای ئەوە هەنێ ئەمەی کە باسمان کرد هەنێ پرۆتین و عیلاجی تر هەیە بۆ هەڵدانی باڵا طبعاً ئێمە ئەو سایکڵی کە ئەبێتە هۆی دەردانی هۆرمۆنی گەشە هەنێ پرۆتیناتی پێویستە ئەگەر مناڵەکە کەم خۆر بێ ئەوانە دابین کراون هەنێ جار ئیسفادەی هەیە هەنێ جار ئیسفادەیان نییە بەڵام ئێمە ئەتوانین بەڵێ ئەگەر مناڵێکی پێویستی پێ بێ بزانین ئەتوانین ئەوانەی بۆ سەرف بکەین و بە دواتچوونی بۆکەین ئەگەر لە حدێکا زانی من سوودی نییە ئەیوەستێنین ئەگەر زانیشمان ئیسفادەی لێ کردو بەردەوام ئەمە بین لەسەری
لەگەڵەوەشە بۆ ئەوانەی کە هۆرمۆنی گەشیان نقصانیان هەیە ئەویش هەتاوان نەخۆشی تایبەتمان هەیە کە ئەبێت هۆی ئەوەی کە باڵایان کەمکە بۆ نمونە مەسەم ئەوانەی کە غودەی دەرەقیان باش ئیش ناکە کەمکارە باڵایان کورد دەرەچێ ئەوانەی کە لە ئەسڵا هۆرمۆنی لەسەرەوانێ هۆرمۆنەکان بە مەزبوطی دەرناچێت هۆرمۆنی گەشیان کەم ئەبێت ئەوانش بە دڵنیایی ئەوانێ عیلاجی تایبەت هەیە ئێستا هەر دەرزی گەشەمان هەیە کە بۆ ئەو کەسانی ئەەکەین بەڵام ئەوەنی هەموو کەسێکی کە باڵای باش نەبێت یان کورت بێت ئیلا پێویستی بەوە هەبێ بەپێی هەنێ ڕێکار و فەحسوشت کە ئەیکین کە گەشتینە و ئەنجامی کە و مناڵە پێویستی بە و دەرزیە بێت ئەنجا بۆی بەکارێن چونکە ئێستا خەڵکێکی زۆر هەمووی باس لە دەرزی گەشاکە بەڕاستی و دەرزیەش بۆ خۆی سلبیاتی هەیە بە دڵنیایی ئەوانێ ئەوێ ناچار بین ینی ئەو کەسە بەڕاستی پێویستی پێبێ بۆی کە قازانجەکەی لێک بینەوانێ ئەو کاتە ئەتوانین بۆی بەکاربێنی زۆر باشە بابەتێکی دیکە هەیە دکتۆرە خەوە دەبێت چۆن ئەمە ڕێک بخرێت ئایا تا چەند کاریگەری دەبێت لەسەر گەشەی منداڵ هەیە تا دوی شەو ناخەوێ بەیانی سەعات 12 هەڵەسێ ئەمانە ئایا کاریگەریان دەبێت لەسەر گەشەی منداڵ ئێمە خۆمان نەزانین کە هۆرمۆنی گەشە هەمومان لەوانەیە بیست بێتمان کە لە کاتی خەوا دەرئەچێت لە کاتی خەوا دەرئەچێت هۆرمۆنی گەشە دوو پیکی هەیە ینی لە بەرزیەکی هەیە لە سەعات 11 تقریبا یەکێکیش هەیە لە سەعات 2 لەبەرەوە ئێمە ئەگەر بە دڵنیا بینەوە لەوەی کە مناڵەکانمان لە سەعات 9 خەوتە بێتن 9 بۆ 9 خەوتە بێتن بۆی کەیتر لەو کاتاکەیتر دەست ئەکات بە دەرچوونی هۆرمۆنی گەشە بتوانێت باشترین ئیسفادەی لێ بکە ئەزانین کە لە وڵاتانی تر لە وڵاتە غەربیەکان زۆر گرنگی بۆ بابەتە درراوە کە مناڵ لە سەعات 8 بەپی تەمەنەکە تەوان ئەگۆڕێت چکە لە تەمەنی بچووکترا بڕی سەعاتەکان کە خەون زیاترە لەوی کە ئێستا تەمەنی مەکتب نزیکەی 9 بۆ 10 سەعاتمان پێویستە بۆ خەو لەبەرەوە تۆ ئەگەر مناڵەکەت سەعات 7 بێ هەستێنی بۆ مەکتب هەستێ بۆ مەکتب تۆ سەعات 9 خەواندە بێتت خەوتە بێ مناڵەکە لەبەرەوە تۆ کە سەعات 12 ئەخەوێ سەعات 1 ئەخەوێ ئەوە یەکەم جار ئەوە یەکەم برزبوونەوەی هۆرمۆنی گەشەی لە دەستە تا ینی ئەوەی سەعات 11ەکەی لە کیس چووە ئەوەی سەعات 2ەکەی بۆ ئەمێنێتەوانێت کە ئەویش هەر ڕێژەیەکی کەمە جا هۆرمۆنی گەشە بەس تەنها ئەوە نییە بۆ مناڵێکی یعنی بچووک ئیسفادەی لێ بکاتی تر کە گەورە بووی پێویستت پێی نییە ئەمە بۆ خۆشمان وایە لەبەرەوە ئەگەر دایک و باوکەکان بە ئەو نەریتە بێن ناو خێزانەکەیانەوە کە هەمووی زوو بخەوێت تەبعا ئەگەرەوە ببینێت کە تۆ مۆبایلەکەت بەدەستەوەیە یان ڕخەی تەلەڤیزۆنەکەی هەتاکو 12 شەو تا 12 شەوەکی دەنیە 12 شەو هەمووی دانیشێت بە حەزەکانی ئەو دەنگ شتە ئیش مەوجود بێتیە بەڵام ئەگەر دایک و باوکەش هەر زوو بخۆن چونکە ئێمەش پێویستمان ئەنی هەتاکو ئەو ڕۆژەی کە ئەمری پێویستمان بە هۆرمۆنی گەشەیە لەبەرەوەی هۆرمۆنی گەشە هۆرمۆنێکە بۆ تازەکردنەوە و نوێکردنەوەی خانەکان لەناو یعنی بۆ ئەوەی کە ئەو خانانەی کە بە درێژایی ڕۆژ ئێمە کە هەڵس و کەوت ئەکەین هەموو هەنێ لە خانەکان وردەوردە تووشی تێکشکان ئەبن بۆ پاکردنەوە و چاکردنەوەی ئەو خانانە پێویستمان بە هۆرمۆنی گەشەکان لێرە باسیەوەی کرد کەم خەوی دەبێتەوەی زوو پیربوونیش بە دڵنیایی هەر ئەوەیە هۆکارەکە ینی تۆ هۆرمۆنی گەشەت کە کەم بوو لەو سەرەوانێ خانە چاکەکانت بۆ خانە تێکچووەکانت بۆ چاک ناکرێتەوانە ئێتەوانەوە پیری دروستەکە لەگەڵەوەی کە چەندێک مەسەن هەنێ هۆرمۆنمان هەیە کە لە سەعاتە تاریکەکانی شەوە زۆرتر دەرئەچێت یعنی ئێمە زۆر بیستمان دڵێن کاتژمێر 9 بۆ 10 باشترین خەوایە خۆ تا 11 بە دڵنیاییەوە ئەگەر بیستی بێتمان هەمومان ئەزانین کە ئیسراحەت ینی ئەوەی کە بتوانانی ئیسراحەت بکەیت لە خەو پێش سەعات 12 ینی بێش سەعات 12 خەوتی بێتی ئەو کاتە زۆر ئیسفادە ئەکەین هەر حەدیثیشمان هەیە کە لە دوای عیشاوە ئیتر دامەنیشن یعنی ئەگەر ئێمە ئەوانە جێبەجێ بکەین بە دڵنیاییەوە زۆر تەندروست ئەبین بەیانیان زوو هەڵسین ئەمە ئەتوانێت بەڕاستی دایک و باوکان ئەتوانن بیکەن ئەو شتێک کە لە شەوە ئەکرێ مناڵەکە ئیکە با بەیانی زوو هەستێ بیکە بە دڵنیایی ئەوانێ هەم مناڵێکی تەندروست ئەبێت و هەم دایک و باوکەش ئیسراحەت ئەکەن بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ خات و گوڵشان دکتۆرە گوڵشان عەبدوڕەحمان سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان ئەزیزانڕێژمان هادارین سووتان لە زانیاریەکانی دکتۆر وەرگرت بێت وەڵا ئازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵا عزیزان ڤیتێکمان ئامادەیە کە لەلایەن سۆهێب محەممەدەوە لە سەی سادق بۆی ئامادەکردوین ڤیتیەکە لەسەر مەیدانی پەلەوەران. بێگومان پەلەوەر یەکێکە لەو شتانی کە خواستی زۆر لەسەرەوە جۆرەها لەوێ کۆ دەبنەوەوە پەلەوەری زۆر ناوازە و تایبەتی لەیە. با فسبێکەوە سێری ڤیتیەکە بکەین. پەلەوەرەکان بەعام هەمووی خەڵک حەزی لێگا، هەیە حەزی لە خەلە، هەیە حەزی لە قازە، هەیە حەزی لە کەڵەشێرە بۆ سەر بڕین، هەیە حەزی لە قازە بۆ ڕاگرتن، یعنی هەمە جۆرەیە. لە لادێکان لە هەڵەبژەی تازەوەیە، لە هەڵەبژەی کۆنۆیە، لە پێنجوێنەوەیەت، حتا لە سلێمانیوەیەت، هەموو دەوروبەرەکان سەریان تێ کردووە، ڕویان تێ کردووە. هەیە بۆ کەسابەتە، هەیە بەس بۆ سەیکردن و بۆ خۆشی خۆی ئەوێ ببینێت. تەنیا ڕۆژانی هەینی بۆتە مەیدانی قەرەباڵغەکە، بەڵام ڕۆژانی تیژەیە بە هەمان کات، بەڵام وانە چۆڵە. لە تەمەنی مناڵی و حەزم لە خولیای ئەمیشە هەیە و پێشتریشە کە خەریکی ئەمیشە بمەر باوکم خەریکی بووە و زیاتر لە باوکمانە بۆمان ماوەتەوە. لە تەمەنم 6 ساڵی و لە باریکەشەوە خەریکین کە هاتوونێتە ئێرە تەقریبەن وا 20 ساڵ ئەبێت بن خەریکی ئەمیشەیە بن، بەس بەردەوام تایبەت خەریکە ئەمیشەنیم. ڕۆژانە ئەچم ئیشی وەساییەکەم یەمۆم کۆڵانە ئیشی مریشتەکەم بە زۆری. ئەگەر پیاوەکو تۆیان بڵیان مریشیان کەڵەشێریان شتێکمان بێت تەلەفۆنمان بۆکەن هەچی لیانە سێنین، هەر خۆشم نیم خۆم و برایەکم و ئامۆسایەکم لێرەین. ئەگەر خۆم لێرە نەبم ڕۆژانە ئەوان دایم لە دوکان. زیاترە مە قەزەی بەس ئەوەیە وەکو پیشە مایشەتەکەی ئەوە نیە، خێرەکەی ئەوە نییە، بەس خولیاک و ئارەزوو کە ئێمە حەزمان لەمە بێ خولیاک و ئارەزوو یان کەڵەشێری ئەمریش هێشتێ جوانە سێنێ بێت و لە ماڵەوە بەخێوەکەی ئیسواتەکەی ئەوە نیە، کیلویەکەنم بە 750 دینارە.
هەیە بە مریش 1000 دینار خێرەکە خێرەکە لەکوێیە بەگشتی ئیسادە بازاڕەکەی خراپ نییە بەواسەیەوەکە جێو خۆشە و بەرەو زستان خەیکە کۆتاییە بەرەو بەهارە ڕۆین بازاڕەکەی خۆشە و خراپ نییە زیاتر ڕۆژەکان بە بۆنەوە بەس بە زۆری هەی نییە کە نا ڕۆژانی دەبانی بێسەریم کۆڵانەکە دوکانەکان نەبێ هیچ قەرباڵقێکی تریتیان نابینی کێشەیە بەیانی سەیسایەکە بیژار من وەکو خۆم پێم وتون وتومە حاوێکمان بۆ بێنی سش حاوێکمان بێنن ئەو کۆڵانەکەی خۆدامین نەحاویتە خزمەت گوزاری هیچمان نییە جمعان زۆر قەرەباڵەکە بەواسەیەوە کە جمعانە هەموو شوێنێک ڕوویتێکە هەڵەبجەی شەیدی هەڵەبجەی تازەیە دیەکانی سەروێن پێنج شوێنی هەموو شوێنەکانیان بۆ ێرە دووبارە سڵاوتان لەوێ دازان و خۆشەویستان هەوڵ دەدەین پامنێرمە ڕامیان عوسمان وەربگرین زانین زانیاریەکان چیە لای ئەوە چیمان بۆ دەگوازێتەوە ڕامیان سڵاوی خوا لەبێت و دوایین زانیاری و چالاکی چییە لە سلێمانی بەڵێ دانیا سڵاوی خواتان لەبێ بەیانیتان باش ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەفتە و یەکەمین کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجام دەدات لەسەر دوو تەوەر کە یەکێکیان بۆ تەوەریەکەم بۆ پاڵێورا و بۆ ڕۆشنبیری گەرمیانەوە تەوەری دومیشان دەنگدانە لەسەر پەسەندکردنی بڕی 600 ملیۆن دینار بۆ سێ پرۆژەی سنووری پارێزگای گەرمیان دیارە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ ساڵی 2022 ئەو بودجەیە تەرخان دەکرێت بۆ 6 پرۆژەی گەرمیانەوە لە کاتێکدایە زۆربەی پرۆژەکان لە دوای 2014 بۆی قەیرانی داراییەوە وەستێنراون بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو ڕێکارێکی یاسایی کە پێویستەکە یەکەم جار ئەو بودجێ بێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەند بکرێ دواتر ڕێکار یاسایەکانی خۆی بگرێتە بەر بەڵام لە دوای 2014ەوە هیچ بڕەپارێک لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پرۆژەکان تەرخان نەکراوە ئەوەی کە هەیە تەنها دەنگدان بۆ لەسەر پەسەندکردنی پرۆژە یاساکان دواتر چارچەوەی یاسایی خۆی بکرێت کاک ڕەمەزانم لەگەڵایە بزانین بۆچی ئەمڕۆ ئەم بابەتیان خستۆتە نێو کارنامەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کاک ڕەمەزان سڵاو لێبێ سوپاس دەکەم خۆ دەزانی ینی بودجەی پارێزگاکان لە دوای 2014 ئەوانە وەستاوە بەڵام ئێستا هەفتەی ڕابردوش پێما بێت کۆبوونێکتان کرد لەسەر دەنگدان لەسەر چەند پرۆژەیەک ئەمە تەنها ڕێکاری یاسایی یان ئەو پارەی خەرجەکرێت بۆ پرۆژەکان بەناوی خی گەورە میێرەبان سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەران ئەوەی کە ئەمڕۆ هەیە تەنها ڕێکارێک و ڕۆتینێکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەچێت بە پێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 هەر بەڕەپارەیەک کە تەخسیس ئەکرێت بۆ سنووری پارێزگای سلێمانی بە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینەوە سەرەتا ئەبێ بێتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ناو کۆبوونەوەی ئەنجومەندا پەسەند بکرێت پاشان بدرێتەوە بەلایەنە پەیوەندیدارەکان جێبەجێ بکرێت ئەمەشی کە ئێستا هەیە وەزارەتی پلاندانان تەنها وەکو بەرنامەیەک وەکو پلانێکی بۆ ساڵی 2022 دایناوە ئەگنا خۆی لە سەرتاوە توێتی توانای جێبەجێکردن نییە پارەم نییە بەڵام هەر وەختی حکوومەت نەختینەی خسە بەردەستمان گەنجینەکانی حکوومەت پارێتیا بوو ئەو کاتە ئێمە ئەتوانین بە پێی پێویست جێبەجێام بکەین بەڵام ئەوەی ئێمە ئێستا جێبەجێەکەین تەنها ڕۆتینێکە و هیچ شتێکیکە نییە بە دڵنیایەوە هەتا ئێستا هیچ پرۆژەیەکیان نە لە ساڵانی ڕابردووە نە هەتا ئێستا هیچیان نەچونەتە بواری جێبەجێکردنەوە تەنها ڕۆتیناتێک هەموو ساڵێ ئەم بابەتە دووبارە بێتەوە ئەو پرۆژانەی کە بەهۆی پارەوە ڕاگیراون لە دوای 2014 بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان ئەوانە چەند پرۆژنەوە تەخمینەتان بۆ پرۆژەکانی سنووری پارێزگای سلێمانی زۆر زۆرە لە ساڵی 2011 بەدواوە هەندێکیان هەر بێسەر و شوێن بوون پارێزگای سلێمانی ئێستا بە لیستێک پێیان داوین ئەڵێن مەسیریان پرۆژانەمان بۆ ئینکەنەوە یعنی پرۆژەکان کۆدیشان وەرگرتووە بەس نەچۆتە بواری تەندەرینەوە کۆدەکان وەرگرتووە کە جێبەجێ بکرێت بەڵام حکوومەت لە ساڵی 2011 هەتا ئێستا نەیتوانیوە بوجیان بۆ دابین بکات و جێبەجێ بکرێت داوا ئێمەیان کردووە کە یەکلای بکەین و زین چیان لیەکەین چینێک بۆیە ئەو پرۆژانە زیاتر لە 400 بۆ 500 پرۆژە لە سنووری پارێزگای سلێمانیا هەیە کە هەتا ئێستا بە نیوەناچڵی ماونەتەوە تەواو نەکراون حکوومەت توانای جێبەجێکردن دروستکردنی نییە باشە ئەو پرۆژانی کە تازە پاریان بۆ تەرخان نەکرێت کۆنەکان چیان لێت مثلا سێ پرۆژەی کە گەرمیان هەیە نووسراوە لە بودجەی پەرەپێدانی ساڵی 2022 ینی تەنها ڕەمزێکاوە ئەی پرۆژەکانی پێشووتر ئەو پارەی کە تەرخان نەکرێت بۆ کۆنەکان نییە ینی بۆ پرۆژەی تازە نەخێر بۆ هەردووکیانە ئەوەی کە وەزارەتی پلاندانان دایناوە هەموو پرۆژەکەی با بڵێن بودجەکەی بۆ پرۆژە تەواو نەکراوەکانی داناوە بەڵام بەپێی ڕێنمایەکە ئەڵێ لە دڵ پرۆژە تەواو نەکراوەکانە ئەتوانن ڕێژەیەکیشی بکەن بە پرۆژەی تەواو
بڕین بۆ پرۆژەی تازە لە سەدا پارێزگای سلێمانی لە سەدا 25 تەرخان کرەوە بۆ پرۆژەی تازە کە نزیکی 20 میلیارد دینارە و 6 میلیاریشی داناوە بۆ پرۆژە تاو نەکراوەکان بەڵام وەکوتم ئەمە تەنها ڕقمێکەوە هاتووە ئەگەر پارە هەبوو جێبەجێیەکرێ پارێژ نەبوو جێبەجێ ناکرێت. خۆش کاک ڕەمەزان سوپاس بۆ جەنابەت. دانیار بەڵێ وەکو کاک ڕەمەزان باسی کرد زیاتر لەوەش ئەوە هەیە کە زۆربەی پرۆژەکان لە دوای 2014 لە سنووری پارێزگای سلێمانی بۆی تەرخانەکردنی پارە لە بودجەی پەرەبێدانی پارێزگاکان ڕاگیراوە سێنراوە ینی ژمارەیان زۆرە پرۆژەکان پێشتر ینی بەشێک لەو پرۆژانە تەخمینیان بۆ کرا ئێستا پارێکی زۆری حکومەت ینی کولفەیەکی زۆری لەسەر کەوتووە بۆەوەی کە ئەم پرۆژانە جێبەجێ بکرێت بەڵام بەهۆی نەبوونی پارەوە تاوەکو ئێستا ڕاگیراوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی و لەگەڵمانەوە. بەڵا خۆشەویستان تەوەری سێممان تایبەت کردووە بە باسێکی گرنگ ئەویش پندووانە و ئامۆژگاریەکانی ئیسرا و مێراجە شەوڕەوی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بۆ قودس و بۆ بەرزبوونەوەی بۆ ئاسمانی دنیا یەکێکە لەو بابەت و تەوەرە گرنگانی کە ساڵانەیە دەکرێتەوە و پێویستە ئێمە کۆمەڵێک بابەت و پەندی لێوەربگرین و ئەومان بۆ دەردەکەوێت کە ئاینی ئیسلام لەو بەسەر هات و لەو گێڕانەیە کۆمەڵێک شت ڕوویداوە کە پێویستە ئێمەی مسلمان بەوانە و پەندی لێوەربگرین و بتوانین کاری لەسەر بکەین. بۆ گفتوگۆگرن سەبارەت بەم بابەت و تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن حەمەکەریممان کردووە بانکخواست. مامۆستا بەخێر بێ. خۆشحاڵمان بەبوونی لێرە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵ. مامۆستا بۆچی پێویستەکە ئێمە ئەم یادە بکەینەوە بۆچی پێویستەکە ساڵانە ئێمە یادی ئەو بکەینەوە ئەو بەسەر هات پند و ئامۆژگاریانە چینکە ئێمە بتوانین سوودی لێ بین. پێویستە یادی میعراجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەردەوام بە زیندوی بمێنێتەوە چکۆ بەشێکی زۆر گرنگە لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و دووهەمیش لەناو قورئانە لە دوو سوورەتە باس کراوە. اینجا باسێک کەوا قورئانی کەریم چەند جارێک باسی کرد بێ و لە ژیانی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ینی پانتایەکی زۆر ینی هەرچەندە ماوەکە زۆر کورتە بەڵام زۆر گرنگ پانتایەکی زۆر گرنگی داگیر کرد بێ بێگومان پێویستە بە تایبەتی لەو شەوەدا نوێژ فەرز کراوە. لەبەرەوە زۆر پێویستە ئەم بابەتە ینی بەردەوام ینی لە کاتی خۆیان بوروژێنرێ باز بکرێ و بە زیندوی وەیەکێکە لە شەعائیری خواکەوە خوای گەورە خۆی ئەمری کردووە کە ئەفەرمێ ومەن یعظم شعائر الله ئەمە تعظیمکردنی شەعائیر و دروشمەکانی خوایە سبحانه وتعالى کە پێویستە ئێمە بە بەردەوام تعظیمی بکەین و ڕای بگرین بە مەزن و ئەمەش نیشانەی مەدای تەقوایە لە ناو دڵەکانی مسلمانانە چەند مسلمان زیاتر ئەهلی تەقوا و ئیمان بێ ئەوەندە زیاتر بایەخ بە بابەتەکانی خۆی ئەدا کە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکان کە تایبەتە بە بینینی ڕاستیەکانی ئیمان بریتە لە مەسەلەی میعراج. زۆر باش مامۆستایان پێم وابێت لەو بابەتەیە بە تێڕوانینی من دوو وانی گرنگی تایە بۆ مسلمانان یەکەوەی کە دەسەڵات و قودرەتی خوای گەورە بەوەی کە پێغەمبەری عەزیزمان دوودی خوای لەسەر بێت و ئەم ڕووداوی ڕوودەدات و ئەم عەجزەی پێشکەش دەکات. دوو خۆشویستنی پێغەمبەری ئازیزمان دوودی خوای لەسەر لەلایەن خوای گەورەوە کە ئەم شتە گەورەی پێشکەش دەکات کە پێشووتر پێشکەش بە پێغەمبەرانی دیکە نەکراوە. هەڵوێستی بەڕێزان لەو بارەوە. پێگومان ئەو دوو خاڵە زۆر گرنگن بەڵام خاڵی تریش زۆر هەیە. یەکەمیان کە جەنابەت فەرمووی دەسەڵاتی خوای گەورە یەکێک لە بەرووبوومە هەرە گرنگەکانی معراج بنیتێ لەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە چاوی عیان دەسەڵاتی خوای گەورەی بینیوە و هەروەها کۆمەڵێکی زۆر لە ڕاستیەکانی ئیمانی لەوێ بینیوە بۆ نمونە پێغەمبەرانی دیوە عەلەیهی السەلام لە هەموو سەلامی خوا لە هەمویان بێ. دووهەم بۆ نمونە مەلائکەتی دیوە هەر بە چاوی خۆی بەهەشتی دیوە دۆزەخی دیوە ینی کۆمەڵێک مەحەبتە و وێستگەی زۆر گرنگ هەیە لە معراجە کە ئەمانە ئەبن بە بەرووبوومەکانی معراج. ئەکرێ بڵین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ینی لەو شەوڕەوی و بەرزکردنەوەیدا ینی خوای گەورە سەلماندی کەوا بەڕاستی کە خوای گەورە باسی پێغەمبەری خواکە خۆشەویستترینی مەخلوقاتێتی وە وەکو نوێنەری مەخلوقاتیش تەشریفیان ڕۆشتووە بۆ ئەوێ براوە بۆ ئەوێ ئوسریەبی ناڵێ ینی خۆم ڕۆشتوە هەمیشە لە ڕێواتەکانە فەرمێ عروجم پێکرا ئیسرام پێکرا لەبەرەوە ینی ئەمە هەمووی نیشانی دەسەڵاتی خوایە سبحانه وتعالى کە پێغەمبەری خوا دیوێتی و خۆشەویستی پێغەمبەری خوش کە ئەم دوانە ئێمە لەم زەمانەدا چۆن سوودیان لێ وەربگرین. بێگومان
لە میانی ڕامانمان لە مەسایلی میعراج هەندێک خاڵی زۆر زۆر گرنگ هەیەکەوە باسییان بکەین کە بە کورتیش بێ. یەکێک لەوانە وەکو جەنابتان فەرمووتان بینی دەسەڵاتی خوا سوبحانەهو وتەعالا. بۆ لێرەش دەسەڵاتی خوای گەورە هەمووان ئەیبینین، بەڵام لێرە لەبەرەوەی ئولفەتمان گرتووە بە شتەکانە زۆر نابن بە مایەی بیرکردنەوە و بیرجوڵاندنی هزر و بیری ئێمە. بەڵام کاتێکەوە باسی ئەوە ئەکرێ لە کاتێکی زۆر زۆر کورتە لە شوێنێکی زۆر دوورەوە بۆ شوێنێکی تر ویان لەوێ بەرزبوونەوە بۆ سدرەت المونتەها و قاب قەوسینی ئەو ئەدنا، ئەمە ئیتر ینی بڕینی ئەو هەموو وێزگانەوە ئاسمانەکان و بینینی ئەو هەموو مەلایکەتەوەوانە حتا مشەڕەف بوون بە ذاتی خوا سوبحانەهو وتەعالا. ئەمە ئەوەمان پێ ئەڵێکەوە ئیتر ئەبێ ئێمە مراجعی هەموو بیر و بۆچوونەکانمان بکەینەوە لە کاتی بیرکردنەوەمان لە دەسەڵاتی خوا. کاتێککە خوا فەرمێن الله على كل شيء قدير، ئێمە تێبگەین قەدیر یعنی چی؟ قەدیر یعنی تەنها لە ئەرزا تەماشای قودرەتی خوا نەکەین، چونکە ئاسمانەکان و مەخلوقات و گردون بە شێوەیەکی گشتی گەورەترین نمایشکارە بۆ قدرەتی خوا سوبحانەهو وتەعالا. لەو گەشتە مبارەکەدا کە پێغەمبەری خوای بۆ بان کراوە دەعوت کراوە، دەسەڵاتەکانی ذاتی حەقی لە ئەرز و لە ئاسمانە بە چاوی خۆی بە چاوی سەر دیویەتی بەلاشە بە ڕوح، کە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە. هەندێک خەڵگەیانەوێ لە مەسەلەی لاشە و ڕوحە وەکو بڵێ ئەم بابەتە بە لاڕێدا ببن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەم بە لاشە ڕۆشتووە هەم بە ڕوح، لاشەی مبارەکی یان جەستە و ڕوح بووە ڕۆشت گەشتەکەی بۆ ئاسمان، کە هەموو ئەوەی کەوا لە قورئانی کەریما وەرئەگیرێ ئەوەی لە سونەتی پێغەمبەرە خوێندنەوەی بۆ ئەکرێ هەم لاشە بوو هەم ڕوح. ئەوە تا کە ئەگەڕێتەوە ینی کاتێکە بە جورئەتێکی زۆر و کە ئەوەش بەڵگەی لەسەر ئازایەتی و ئەوەی کەوا پێغەمبەری خوا تەواو دڵنیا بووە لە مەنهەج و دەعوەکەی خۆی، کە هاتۆتۆ یەکسەر دوودڵی نەکردەوە، باسی کردو بۆ مشرکەکان هەرچەندە بابەتێکی زۆر هەستیار بووە. ئەو ڕێگە دوورە و ئەو هەموو قۆناغانە بە چاوتروکاندنێک وەکومەوە دەوی ئەفەرمێ هاتەوە هەڵقەی دەرگاکەی هەر لەلایەوە، کە باسی کرد بۆ ئەوان ینی ئیتر بیکردیان بە هەرا ویستیان سەحابەکان پەشیمان کەن وتیان شتی وا چۆنە بێ. ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەوا پێغەمبەری خوا بە لاشۆ بە ڕوح ڕۆشتووە. خۆ ئەگەر تەنها بە ڕوح بووە یان بە خەو بووایە ئەوان هیچ ئەو سەرسوڕمان و هەرایان ناکردیان، زۆر ئاسایە ئینسان بە خەو بڕوا بۆ هەر شوێنێک و هەر شتێک بکە. بەڵام کاتێکە فەرمووی من بە هەم بە لاشەش و هەم بە ڕۆژ هەتا هەندێک لە سەحابە هەندێک لە ڕێواتەکان ئەڵێن جێگەکەی هەتا هاتەوە هێشتا سارد نەبوو بووە، کە ئەمەتر بەڵگەی لەسەرەوەی کەوا لاشۆ ڕۆح بووە. اینجا بینینی پێغەمبەرەکان سەلامی خوایان لێبێ و نوێشکردن و مشەڕەف بوون زۆر بە هەمویان. ئەمە خوێندنەوەی زۆری بۆ ئەکرێت کە گرنگترینە ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، کە فەرمێ پێغەمبەران هەمویان بران و دینەکەیشیان یەکێکە. وەکو چۆن لە فەرمایشتێکی ترە ئەماژەی بووە کە فەرمێ هەمویان پێغەمبەران هەمویان برای باوکین، دایکەکانیان جیاوازن. مەبەستی چییە لەمە؟ یعنی دین وەکو بیر و باوەڕ و ئیمان و عەقیدەی هەموو پێغەمبەران هەر یەکێکە، بەڵام لە شەریعەتەکانە جیاوازن بە پێی قۆناغەکان لكل منكم جعلنا شرعة ومنهاجا. جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە نوێژی بۆ هەمویان کرد مشەڕەف بوو بە بینیان، ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەوا ئەمیش وەکو بڵێ ڕێگە و دینەکەی با بڵێن پێ قورئانەکەی و ئیسلامەکەی خۆی گرێدایەوە بەوان و یعنی ئەویش بەشێکە لەوان و ئەوانش بەشێکن لەم. اینجا بوو بە ئیمامی پێغەمبەران و بوو بە گرێدەری هەردوو قیبلەکە کە قیبلەی مەسجد الأقصا و مەسجد الحرامە. بەڕاستی ئەم خاڵانە ینی گرنگەکەوە ئەمە بیان وروژین کە دینەکان هەمویان یەکێکن، پێغەمبەران هەمویان یەکێکن، خەڵکانێکن جیاوازیەکەن، ئەوان باوەڕ بە پێغەمبەرایەتی محەممەد ناکەن، ئەوە لە ئەخیرا ینی خۆیان ئەیسلمێنکەوە لەسەر باتڵن. ئەگینا دینی ئیسلام اعتراف بە هەموو پێغەمبەرانەکە. ئەم اینجا خاڵێکی ترکەوە گرنگە لە مەسئلەی میعراجە باسی بکەن ئازیزان بریتە لە بینینی ڕاستیەکانی ئیمان، چکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو شەوڕەویەدا لەو عروجەدا کە خوای گەورە پێی کرد کۆمەڵێکی زۆر شتی بینی کەوا هەمویان ئەچنە ضمنی ڕاستیەکانی ئیمانەوە، کە ئێمە ئیمان شەشپایەکانی ئیمان لەوێ پێغەمبەری خوا بە چاوی سەر هەمویانی دیوە، هەموو پێغەمبەرەکانی بینیوە، مەلایکەتەکە مەلایکەتی دیوە،
و بەهشتی دیوە دۆزەخی دیوە چەند نمایشێکی کە لە خۆی ئەیگەڕێتەوە باسی کۆمەڵی حاڵەتەکەکەەوە خەڵکێکی دیوە لە بەهشتان کە پیان وترە مجاهیدەکان خەڵکێکی دیوە لە دۆزەخان دۆزەخیشی دیوەکەەوە چۆن سزایان ئەدا و هەروەها حتا بینینی ذاتی حەق سبحانه وتعالى ئەمانە هەر هەمویان یعنی بەشێکن لە بەروبوومەکان اینجا بەروبوومەکانی ڕاستیەکانی ئیمان کە لە مەسەلەی میعراجەوە وەری ئەگرین هەروەها خاڵێکی تر کە بریتە لە وەرگرتنی پایەکانی ئیسلام کە لە سەروی هەمویانەوە نوێژە ئەمە ئەومان لەبیر نەچێت کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خوێندنەوەمان بۆ میعراجدا دوو دیو هەیە یەکێکیان دیوێک کە ئەمە با بڵێن دیوە ناوەکەیتی وەکو پێوترێ ویلایەت کە بریتە لە عروجبوونی مەخلوقێک بۆ لای خالقی خۆی سبحانه وتعالى مەخلوقێک کە بەڵام بەڕێزترین مەخلوقی خوا بەرزە بێتەوە بەرزەکرێتەوە ئەچێت بۆ لای ذاتی حەق سبحانه وتعالى ئەمە جۆرێکە لە ویلایەت و بەرزبوونەوەی ئینسان وەکو عەبد و هەروەها دیوێکی تری ظاهریشی هەیە کە پێوترێ دیوی ڕیسالە و پەیام کە بریتە لەوەی کەوا ئەم پێغەمبەر عەظیمە صلی الله عليه وسلم وەکو نوێنەری بەشەر لەوێوە لە لای ذاتی حەق و خالقەوە کۆمەڵێک بەرنامە و پەیام و ئەرکی هێنایەوە بۆ لای بۆ سەرزەوی بۆ مەخلوقات و بۆ مسلمانان و بۆ بەشەریەت کەواتە خوێندنەوەیەکی زۆر با بڵێن ئاشکرا و ڕوون بۆ ئەم ڕووداوە ئەوەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێنەری مەخلوقات بووە بە شێوەیەکی گشتی چکە ڕەحمەتە للعالەمینە بۆ لای ذاتی حەق تعالە و لەوێشەوە خوای گەورە کە ئەرکی نوێژ و کۆمەڵێک فەرمانی تری بەسەراداوە هاتووەتەوە نوێنەری ئەوەیشە بۆ لای ئێمە چکار کاتێکەوە ئەڵێن پێغەمبەری خوا پێغەمبەری خوایە واتە ئەوەی کە ئەیڵێ ئەو فەرمانێکە ئیکا یعنی فەرمانی خوایە من یطیع الرسول فقد أطاع الله جابرا عزیزەکانم مەسئلەی میعراج ئەم خاڵە وردانی زۆر تێدایە بەڵام لە عینی کاتیشا کۆمەڵی خاڵی ورتریشان کە بە نمونە پێغەمبەری خوا کاتێکەوە لە دوایەوەی کەواگاتە مەسجد الأقصا لەوێ حەزەتی جبریل عليه السلام دوو قاپی بۆ دێنێکیان شیرێکیان شەرابە پێغەمبەری خوا شیرەکە هەڵەبژێرێ ئەویژە فەرمێ اختیاری فطرەت و سروشتت کرد کە بریتێ لە پاکی دینەکە ئێمەش دینی فطرەتە دینی سروشتە ئەو فطرة الله التي فطر الناس عليها ئەو فطرەتێکە مرۆڤی لەسەر خەلق کراوە ئەو فطرەتە ئەو سروشتێکەوە دینی ئیسلامی خوازێ بۆیە حەدیسی پێغەمبەر فەرمێ هەموو مناڵێک لەسەر فطرەت لەدایکە بێت دوایی دایک و باوکی و دەوروبەرەکەی ئاراستەکەی ئەگۆڕن و ئەیکەن بە دینێکی تر ئەم دینە دینی سروشتی ئینسانە لەگەڵ سروشتی ئینسانە ئاگونجێ اینجا ئەم پێغەمبەرە لە هەلومەرجەکە ئەم شەوڕێی پێکرا کە ئەبێ ئاگامان لێبێ لە کاتێکا بۆ ڕاستە بۆ دڵخۆشکردنی پێغەمبەر بوو چکە لەو کاتەدا کۆمەڵێک ڕووداوی زۆر قورس کە ژیانی پێغەمبەریان تەواو ناڕەحەت کرد بوو ساڵێک لەوە پێش خەدیجەی خێزانی خۆشەویستی کە زۆر پشتیوانی بوو هەروەها مامی هەرچەنە مشریکیش بوو بەڵام زۆر زۆر پشتیوانی بوو بەرگری لێ ئەکرد هەردووکیان وفاتیان کرد حتا ئەو ساڵە ناوی لێنرا ساڵی غەم و پەژارە دوایی کە لە تایف دەرکرا لە تایف کاتێک لە تایف دەرکرا یعنی ڕۆژ بۆەوەی کەوا بۆ کوڵی دەرچێک بدۆزێتەوە بۆ ئەم بانگاوازە چونکە لە ناو مەکەیە تقریبان ئیتر ینی هەموو لاکانی لێ گیرا بوو مەجای ئەوە نەبوو کەوا داوا بکە خەڵکیش ئیتر ئەوەی کە مسلمان بوو بوو ئەوەیشی نەبوو بوو تەواو سەنگەری دژمنەتی لێگرتە بوو هەڵسا بەوەی دەرچێک بدۆزێتەوە بە نزیکترین شوێن کە تایف بۆ ڕۆژ بۆ ئەوێ و بۆ شێوەیەکەوە سیرە ئەیگەڕێتەوە گەڕایەوە زۆر بێتاقەت بوو حتا ینی گەڕایە گەیشتە شوێنێکەوە لەوێ حەزەتی جبریل و مەلایکەتێکی تراتن وتی ئەوە حەزەتی جبریل فەرموویەوە مەلایکەتی شاخەکانە ئەمری پێ بکە بە لە ناویان بەرێ ئەویش وتی ئەوی پێغەمبەری خوا من مەلایکەتی شاخەکانم هەر ئەمر پێ بکە شاخەکان لە دەمەوە لێکە هەموو ئەهلی مەکە لە ناوە بم بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر دیارە پێغەمبەری خوا بۆ ئەرکێکی تر گەورەتر هاتووە بۆ ئیشێکی مەزنتر هاتووە بۆ ئەوە نەهاتووە خەڵک لە ناو بەرێ بەڵکو هاتووە بۆی هیدایەتیان بۆیە فەرمووی نەخێر بەڵکو ئومێدم وایەکەوە لە پشتی ئەمان ئەگەرچی ئەمانیش ڕێ نەگرنەبەر لە پشتی ئەمان خەڵکانی بێنە پێشەوەکەوە با بڵێن عیبادەتی خوا بکەن و تەوحیدی خوا بکەن و ڕوو لە خوا بکەن و تەنها خوا بناسن بۆ دڵخۆشکردنی ئەم پێغەمبەر اینجا دوای هاوڵەکانی ینی زۆر بێتاقەت من خی گەورە ئەم با بڵێن
دەروە خێرە گەوری لێ کاتەوە دڵی خۆشەکە کە بە معنایەکی تر پێڵێ ئەگەر چی ئەهلی زەوی تۆیان قبول نەبێ ئەهلی ئاسمان تۆیان قبولە ئەگەر چی خەڵک ئاوا لێکەن بەڵام لای ئێمە تۆ سەنەژود و عەضۆ دەکە پشتە دەگرین و بە هیچ شێوەیەک نایەڵین تۆ تووشی هیچ زیانێک بی و دینەکەیشت بەو شێوەیە لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەم معراجە دڵی خۆش کرا پێغەمبەری خوا بەم معجزە گەورەیە یعنی ئیتر خوێندنەوەی ئەوەشی بۆ ئەکرێکەوە پێغەمبەری خوایە خەڵکانێکەن ئەیانەوێ شوناس و ناسنامە و ژیانی پێغەمبەری خوا وەکو مرۆڤێکی ئاسایی بەڵام عەبقەری و بلیمەت و پاڵەوان و قارەمان و کەسێکی شارەزا و کۆمەڵناسێکی گەورە ئەم وشانێکەوە فترێکی زۆرە لەناو ڕۆژهەڵات ناسەکان و حتا هەندێک لەوە نیکەوا بووقی ئەوان لێدەن لەناو وڵاتی خۆشمانە ئەڵێ محەممەد پیاکی گەورە بووە وابووە بەڵام ئەیانوێت لەوە دای ببڕنکەوە پێغەمبەری خوایە ئەوان وەکو کەسێکی ئینسانێک بەڵام ئینسانێکی بلیمەت ئینسانێکی زیرەک ئینسانێکی عسکەری ئینسانێکی گەورە پیشانی بدەن ئەیانەوێت لە پێغەمبەرایەتەکەی دابرن بەڵام لە ئەخیرا محەممەد ڕەسوول الله بە کۆمەڵی معجزاتەوەکەیەکی کانەمەیە بەمە گەڕایەوە بۆ ئەمان گەڕێتەوە بۆ ئەوەیەوە محەممەد پێغەمبەری خوایە و هەرچی شتێکیشی کردەوە منطق عن الهوى حتا لە سەرەتای سورەی نەجمە کە باسی معراجەکە ئەفەرمێ وما ينطق عن الهوى ئەم پێغەمبەرە نە هەڵسوکەوتی نەگفتارەکانی بە ئارزوی خۆی نەبووە بەڵکو هەمووی وحی بووە خۆی گەورە بۆی کردووە مامۆستا پێغەمبەری ئێمە پێغەمبەرێکی ڕازگۆ بوو و بە ڕازگۆیی ناسرا بوو لەناو مەکەدا سەرڕای ئەوەی کە ئەو بەڵگانی ئەوە ئەستەم بوو کە لەو سەردەمەدا ئەم شێوازە ڕۆشن و شەوڕەویەک بکرێ ڕەنگە زۆر قورس بێت کە خەڵک باوەڕی پێ بکەن بەڵام لە هەمان کاتا پێغەمبەری خوا کۆمەڵێ بەڵگە هەبوو لەسەر ئەوەی کە هەر بەڕاستی ئەمەی بینی بوو باشە ئایا ئەوانی کە لە قوڕیش و ئەوانی مەکە خۆیان باوەڕیان پێی هەبوو یا ئەوە تاوە بۆ دژایەتیکردنی ئەویان ئەکرد ئەگینا لە ئەسڵەوە ئەیانزانین کە ئەمە پێغەمبەرێکی تەواوەوە بەڵگە و ئەمڕازی پێ کە بەڕاستی ئەم گەشتی کردووە و هێناوێتەوە بۆ سەحابەکان کە گەڕایەوە یەکسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ دوو دڵی یەکسەر چوو بۆ ناو کۆڕ و کۆمەڵەکانیان و باسی کرد کە ئەمشۆ من ڕۆشتوم بۆ مەسجد الأقصا و لەوێشەوە بەرز کراومەتەوە ئەوانش کردیان بە هەڵایەکی گەورە بێگومان ئەوان پێشتر ئەیانزانی کەوا محەممەد سادقە ڕاستگۆیە ئەمینە ئەمە شتێک بوو لە هەموو خەڵکی مەکەدا مسلەم بوو يعني هیچ ئینکاری لەوە ناکرێتەوە محەممەد پێغەمبەری خوایە حتا ئەوانەیشی کەوا دژایەتیانە کرد لەوڕۆ دژایەتیان نەئەکرد کە بڵێن وەڵا ئەمە درۆەکە ئەمەە ڕاستە خۆیان ئەزانیکەوە ئەمە ئەم پیاوە ڕازگۆیە و لەلایەن خوا وحی بۆ هاتووە قورئان کەلامی خوایە و لە چەندەها دیمەن و وێزگەداکەوە مەکەیەکان خوای وەکو خوای گەورە فەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم بەڵام بۆچی ظلما وعلوا يعني ئەوان دەیانزانی ڕاستەکە بەڵام ئینکاریشیان نەکرد چونکە هەم زوڵمیان لەوە کرد هەم لوودبەرزی و ئەو جۆرەشتانە وای لێکردنکەوە يعني مسلمان دەبن حتا هەندێکیان لێکدانەوەی خێڵەکیانیان دەکرد مەسەڵەن یانوت تایفەکەی ئەو هەموو سەروەرەکانیان بردووە ئەمەش ببن لەبەرەوە بێگوێی ناکەن ئەبوو جەهل وایەوت ئەیوت تایفەکەی ئەو بەنی هاشم بوون بە خاوەنی کەعبە بوون بە خاوەنی مەکە ئەیانەوێ مەسەلەی پێغەمبەرایەتیش بن لەگەڵیان ناڕێک ناکەبین ئەیشیان زانی حتا بە شەوا ڕشتن گویان لە قورئان نەگرت ئەمە شتەکە واریدە بەڵام کە پێغەمبەری خوا هاتەوە صلی الله عليه وسلم یەکسەر بابەتەکەی بۆ گێڕانەوە یعنی بێدوودڵی ئەمەش بەڵگەی لەسەر یەکەم ئەوەی کەوا تا چەند ئەم پێغەمبەرە لەسەر زانیوتی کە لەسەر حەقە و دووهەمیش وەکو پێشتر باسم کرد بەڵگەی لەسەرەوەی کەوا ئەم عروج و ئیسرایە بەلاشە بووە بە ڕۆحیش بووە ئیتر ئەوان کەوتنە دژایەتی کردنی دژایەتی کردنەکە ویستیان لە پێشەوە سەحابەکانی لێ پەشیمان بکەنەوە چون بۆ لای هەندێک لە سەحابەکان بە تایبەتی ئەبوبەکر سیدیق ئەبوبەکر سیدیق نەگەڕایە بۆ لای پێغەمبەری خوا یەکسەر فەرمی جاوای وتووە وتیان بەڵێ فەرمی دەی ئەگەر وای وتبێ من بڕوای پێ ئەەکەم وتیان بڕوای پێ ئەەکەی وتی من لەوە زیاتر بڕوان پێ کردووە بڕوان پێ کردووە لێەوە وحی بۆ هاتووە ئێستا بڕوای پێوە پێ ناکەم لێرەوە بیبەن بۆ ئەوێ لەبەرەوە ناوی لێنرا سیدیق اینجا بەڕاستی ئێمە لەم زەمانەدا پێویستمان بەم ئیمانەی سیدیق هەیە یعنی ئیمانێکی ئاوا هەیە ئەوە سارویسم لەسەر ئەوەی کە مسلمانانی ئێستا دەبێت چۆن پند لەوە وەربگرن پند لەوە وەربگرین ئێمە تەماشای ئەبوبەکر بکەین چۆن یەکسەر سەمعا وطاعة وتصدیقی پێغەمبەری خوای کرد ئێمە ئەمڕۆ زیاتر فێری ئیلتیزاماتی دینی ئەکرین فێری با بڵێن تەسەوڕاتی دینی ئەکەین بەڵام دین تەسەوڕ نییە ئذعانە ملکەجبوون و
تەزدیقە ئیمان و تەزدیقە نەک ئیلتیزام و تەسەور و بۆچوون و بیر و ڕاو ئەم جۆرەشتانە ئیلتیزام ینی پابندبوون بەڵام تەزدیقی و ئیذعان یعنی بە حڕی خۆداوانێک کەسێک ناچار بێ پابند بێ بە کۆمەڵی یاسا و ڕێساوە بەڵام کەسێک بە حبی خۆی ئەو عیبادەتە بکە بە حبی خۆی ئیتاعی خوا پێغەمبەری خوا جیایە لەو کەسێکەوە لەبەر ئاعتیباراتی تر ئیتاعی خوا بکە لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەگەڕێمە بۆ ئەو خاڵێکەوە ئەمڕۆ ئێمە زۆر پێویستمان بە ئیمانێکی سدیقیانە هەیە کەوا بگەڕێنەوە بۆ ئەو ئیمانە چۆن ئەو یەکسەر تەزدیقی فەرماشتەکانی خۆی کرد ئەی یەقول و سەمیعنا وەئەطعنا. زۆر باش. بەڵێ مامۆستا زۆر سپاس ئێمە دەرفەتمان نەما حەزمان دەکرد زیاتر کۆتا پەیامە دەگەر بگەێنین. وڵا کۆتا پەیام خۆی ئەم بابەتە بابەتێکی زیندووە من داوای شەکەم ئەنی بەردەوام مسلمانان توێژینەوە و دیراساتی زۆری لەسەر بکرێ چونکە یەکێکە لە شاعیر وەکوارزیشم کردن کەسیش هەر لە خۆیان نەڵێ ئەوە بۆ نمونە باسکردن و یادکردنەوەی بێداعیەوە جۆرشتان چکە بڕاستی ئێمە زۆر پێویستمان بەوە هەیەکەوە دروشمەکانی دینی خۆمان بە بەردەوامی زیندوو ڕابگرین خەڵکانێک هەن ئەیانەوێ بۆنەکانی خۆیان کە زۆر ینی زۆر بێبایەخیشن زەقیان کەنەوە گەوریان کە لە ناو کۆمەلگای مسلماندا و وا لە کۆمەلگای مسلمان بکەنکەوە بۆنە دینی و ئیمانی و نێتەوە یەکانی خۆی کاڵ ببنەوە بەڵام لەو لاوە کۆمەڵێکی بەدائیل بێنە پێشەوە ئەمە ژواکەکەوە کۆمەلگاکەمان بە ئاراسێکی هەڵای بڕوە بەڵام ئێمە پێویستە ئەم بۆنانە بەردەوام ینی باس بکەین لەناو کۆمەلگاکەماندا سوپاسی میدیاکانی ئەم وڵاتە بە تایبەتی پەیام و کەناڵە ئیسلامەکانی ترەکەمکەوە زۆر بایەخ بە ئەم بابەتانە ئەدەن چونکە ئەمە ئەرکێکی زۆر پیرۆزە و ئێمە زیاتر لێرە خۆشەویستی پێغەمبەری خوا خۆشەویستی ئەسحابی خوا خۆشەویستی دینی خوا و خۆشەویستی خودی خوای گەورە بۆمان جێبەجێبێن. زۆر سپاس بۆ مامۆستا حەسەن عەبدولکەریم خواست سپاسکەم دەرفەتت بێن بەخش. سپاسی ئێوەژەکەم داوای سەرکەوتنتان لەخوا بووە. زۆر بەخێر بێت. بەڵا خۆشەویستان سەرجەم بڕ بە بابەتەکانی ئەم ڕۆمان پێشکەشکردن هیوادارین مای سوود و ڕەزامەندی ئێوە بێت و توانی بێتان تا کۆتایی بەرنامە لەگەڵماندا بن بۆیە هەر شاد بن و خواتان لەگەڵ. هیوای تەندروستێکی باش بۆ وڵایەتان بە خواتان دەست پێێنی.